دم باش تماشاوان نجا برنها ساعت نهو پنج خورک او به که زندید گلودین بو و گواسنا دوا بو یارو پیشاتین دبرا بعدینان ناجی چینی جمع افکارم پریم. سپاس. سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە میانی سەردانەکەیدا بۆ بارگای مەکتەبی سیاسی یەکگرتووی ئیسلامی لە شاری هەولێر لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاندنەوەی لە شاری دۆک و زاخۆ ڕوویانداوە قابلی قبولکردنت نین، هەروەها ئیدانەی سوتاندنی بارگاکانی یەکگرتووی ئیسلامی و دوکان و شوێنە گشتیارەکانی هاوڵاتیان دەکەین بە جدی بە دواداچوون بۆ ڕووداوەکان دەکەن. سنجاری سەردانی جنابی مامۆستا سەلاح الدین و هەڤاڵانی مەکتەبی سیاسی یەکگرتووی ئیسلامیمان کرد. هەڵبەتە ئەو ڕووداوانەی دوێنێی زاخۆ ڕووداوەکانی دووهۆک نەخوازراو بوون، ڕووداوی دڵتەزێنە، بێگومان هەمومانە بێ یەک دەنگ بین، ناکرێت بە قسەی یەک زەلام فتوای سوتاندنی دوکان و ئوتێل و جێگەی گشتی بدرێ. ئەو ڕووداوانەی زاخۆ جێگەی نیگەرانی هەمومانە ئیدانەی دەکەین بە تەواوی. لە هەمان کاتیشدا سوتانی مەقڕی هێزێکی سیاسی ڕەسەنی وەکو یەکگرتوو قابلی قبول نییە، ئیدانەی دەکەین، محکومی دەکەین. جەنابی سەرۆکی هەرێم لیژنەیەکی پێکهێناوە بۆ لێکۆڵینەوە لە هەموو ڕووداوەکان. وەزیری ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ بەیانیش کۆمەڵێک بە دووادارچوون دەکات بۆ ئەوەی کە ئەو ڕووداوانە چۆن وا کرا چۆن نەکرا لە کاتی خۆیان کۆنترۆڵ بکرێ و چۆن پێشەنێ کرد. هەمومان بەرپرسین لەوەی کە وەڵامی بەجێ بۆ ئەم ڕووداوانە بدەینەوە و کارێکی وا بکەین، نە دووبارە ببنەوە جارێکی تر، و هەروەها ئەو کەسانەی کە بەرپرسن لەم ڕووداوانە لە تەحریزکردنی لە هاندان جێبەجێکردنی ڕوبەڕووی یاساکەوە هەمووشمان ئەرکی سەرشانمانە لە پێناوی میلەتەکەمانە، لە پێناوی ئەمنیەتی هاوڵاتیانە، لە پێناوی بەرژەوەندی وڵاتەکەمانە کارکەن بۆ ئارامبوونەوەی ئەم وەزعە و پەنگوەرگرتن لەم تەجروبەیە جارێکی کە دووبارە نەبێتەوە و بەرپرسەکانی هاندان و جێبەجێکردنی ئەم تاوانانەی دوێنێ ڕوبەڕووی یاسا بکرێن. باسمان هەموو ئیدانە وتەبێژی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان لە لێدوانێکدا بەیاناتی ڕاگەیان کە ئەوەی لە شاری دۆک و زاخۆ ڕوویاندا ڕێکخراو بۆ ڕەتیشی کردەوە کە پارتی لە پژە و ڕووداوانەوە بووبێ. وتیشی ئیدانی سوتاندنی دوکان و شوێنە گشتیەکان و سوتاندنی بارگاکانی یەکگرتووی ئیسلامی دەکەن. جارێ ئەو کارانەی لە دەڤەری پارێزگای دۆک ڕوویانداوە کاری تێک دەرانە بوون، کاری زۆر خراپ بوون. ئێمە ئەو کارانە گشت ئەو کارانە محکوم دەکەین، چ ئەوەی چوینە سەر ژیان و سەروەت و ماڵی هاوڵاتیان بە تایبەتی هاوڵاتیانی کریستیانی و ێزیدی و چاوی چوینە سەر بەڕێگەکانی یەکگرتووی ئیسلامی کوردستان. ئێمە هەمویان محکوم دەکەین و بەڕاستی زیانی زۆری هەبوو بۆ هەیبەتی هەرێمی کوردستان، بۆ سەروەری هەرێمی کوردستان، بۆ ناودەنگی هەرێمی کوردستان کە بە سەقامگەری و ئەمن و ئاسایش ناسراوە. و ئەوەی تر بەڕاستی ئیتیهامکردنی پارتی دیموکراتی کوردستان ئێمە ئەو ئیتیهامکردنە بە هەلوێستێکی نابەجێ و ناڕەوا دەزانین و ئێمە ڕەدی دەکەینەوە. بەڕاستی ئێمە پارتی دیموکراتی کوردستان لێرەدا مەزلومین لەم قەزیەدا و ئێمە مەسئول نەبووین لەوەی ڕووی داوە. بلعکس ئێمە چەندین پرسیارمان هەبوون ئەو بەرنامەی تێکدانی ئەمن و ئاسایش لەو ناوچەدا ئێمە تێدەگەین. ئەمە بەرنامەیەکی داڕژراوە و بەرنامەیەکە ینی هاوڵاتیانی کریستیان و ئەمن و ئاسایش لە منتەقەی و هاوڵاتیانی ئێزیدی کردیانە بە ئامانج. ئەم بەرنامێکی عەفەوی نەبووە، لەبەرەوە دەبێتن ئێمە
لەگەل یەکگرتووی ئیسلامی کوردستان لەگەل هێزەکانی تری سیاسی کوردستان ئێمە وشیارتر بین وریاتر بین هاوکاری یەکتر بکەین کە ئەم بڕنامە هەمومان پێکەوە داوا بکەین ئەو لەجنەی لێکۆڵینەوە ڕاستیەکان بۆمان دەربکەتن بۆ ئەوەی نەک ئیتیهامی یەکتر نەکەین بەڵکو ئێمە هەمومان پێکەوە زەرمەندین لەوەی ڕووی داوە کە هەرێمی کوردستان زەرمەند بیت و هەیبەتی هەرێمی کوردستان لەکەدار ببیتن تەبی هەمومان زەرمەند دەبین لەو کاتە دەبێ هاوکار بین و پێکەوەش لە فعالی حەقیقی بگەڕێین ئەوەی کە مەبەستیان بەتەکیید مەبەستیان هەمومانین پێکەوە مەبەستیان نەیەکگرتووی ئیسلامی کوردستان بەتەنیا نەپارتی دیموکراتی کوردستان بەتەنیایە لەبەرەوە ئەو پەلەکردنەوە لە جێی خۆ نەبوو و ڕەواش نییە پارتی دیموکراتی کوردستان ئیتیهام بکرێتن. بەڵێ داوامان کردووە و ئێمە تاکیدی دەکەینەوە جارێ ئەو ئیتیهامکردنە لە جێی خۆ نیە ڕەوانیە وا بە پەلە بکرێتن و ئێمە پشتگیری لە لجنەی بەدواچوونی ڕاستیەکان پشتگیری لەو لجنە دەکەین و چاوەڕوانی ئەنجامەکانی. بله تماشاوان نجار سبارت دیفچون و حالوی سرگتن و کاربدان همبری وام بویر و پیشاتن کل دوارا بهدینان هاتینا روژه به هست آلیین اپوزیسیونی تفگرا گوران کمالا اسلامی و یگرتو اسلامی کردستان ایرول بازار سلیمانی جوینه کلدار خصم بوال سنگندن راشه و تیدا بیاننامه که هات بلاف کردن فرمون بو داخوانی لدور و بیاننامه لە کاتێککە خەڵکی کوردستان چاوەڕێ شتێک بوو بەڵام شتێکی تر ڕوویدا چاوەڕێ چاکسازی بوو چاوەڕێ دەستپێکردنەوەی گفتوگۆ پێنج قۆڵیەکان بوو چاوەڕێ بارودۆخێکی تر بە قوڵکردنەوەی بەیەکەوە ژیان بوو بەڵام بەداخەوە جارێکتر کولتوری شەڕی ناخۆ لە هێرشکردنە سەر بارەگا و بێمتمانەکردنی یعنی هێزەکان بە یەکتر و گەڕانەوە بە قۆناغێکی ناخۆش بینیمان لە کوردستانە یعنی هەڵوێز دەربڕینێکی هاوبەش بوو لەم بارەوە هاو هەڵوێستی و پشتیوانی و هاوسۆزی بوو لەگەڵ یەکگرتووی ئیسلامی کوردستان لەلایەن دوو هێزەکی ترەوە بۆ ئەوستەم و دەستدرێژی تووشی بارگەکانی بوو. پێم وایە تر ئێستا ئەوەیە ڕووداوەکان و گۆڕانکارەکانی داهاتووتر جۆری مامەڵەکردنی دام و دەستگا ڕسمیەکان لەگەڵ ڕووداوانەیە واروەها بیرکردنەوە لە پەرسەندنی تری لەو جۆرە ئایا دەستدرێژەکان بەردەوام ببنیا چۆن مامەڵاکرێ چەند احترام لە یاسا و ڕێساکانە گیرێ بۆ چارەسەرکردنی و کێشانە و چەند ئیرادەیەکی جدیە بێ بۆ چارەسەرکردنی کێشە قوڵەکانی هەرێمی کوردستان نەگەوەی بە کێشەیەکی تر لەبیر خەڵک ببرینەوە ئەوانە هەمووی کاریگەرێ بەسەر هەنگاوەکانی داهاتووی ئۆپۆزیسیۆن و یەکگرتووی ئیسلامی کوردستانیش ڕۆ هەر سێلایانی ئۆپۆزیسیۆن کۆبوونەوەیەکمان سازدا لە ئەنجامی کۆبوونەوەکەیە بەیاننامەیەکی هاوبەشمان دەرکرد لەو بەیاننامەیە ئیدانەی ئەو هێرش و پەلامارانەمان کردووە کە کراوەتە سەر بارەگەکانی یەکگرتوو و پێمان وایە ئەوە جۆرێکە لە کولتوری شڕی ناوخۆ کە هێشتا زیندووە بە دیاریکراوی لە ناوچەکانی هەولێر و بادینان پێشتریش بارەگەکانی بزوتنی گۆڕان ڕوبەڕووی سووتاندن بوونەتەوە و ئەماوە سەلمێنەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان لەو ناوچانە دەوری تەماشاکاری بینیوە نەیتوانێت ڕێ لەو کەسانە بگرێت کە پەلاماری بارەگەکانی یەکگرتوویان داوە و ئەمە جەوهری کێشەکەیە کە تاوەکو ئێستا دامەدەستگاکانی حکوومەت ئاسایش پۆلیس هێزە چەکدارەکان هەواڵگری بە حیزبی کراون و لە بەرژەوەندی لایەنێک دژی لایەنێکتر ئیشەکەن بە دیاریکراوی دژی بەرژەوەندی لایەنەکانی ئۆپۆزیسیۆن داوامان کردووە کە چارەسەری ئەم کێشەیە بکرێ ئەویش بەوە کە تاوانبارانی ئەم ڕووداوانە هێرشکەرانی سەر بنکە بارەگاکانیان بدرێنە دادگا و لێپرسینەوەی یاسایان لەگەڵ بکرێ و دامەدەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستانیش کە کەمتەرخەم بوو بن بەڕاستی ئەویش پێویستە لێپێچینەوەی یاسایی و ئیدارە لەگەڵ بکرێ بەگشتی باسمان کردووە کە ئێمە دەسەڵات بە کەمتەرخەم دەزانین و بە تاوانبار دەزانین لە ڕوودانی ئەو ڕووداوانە. بله تماشاوان نجا وکو یا خویا بویری ناتیا روجبه لدبار بعدنا دوی پشتی نویجا عینی انکو پشتی نویجا عینی گوتار عینی لیک لمزگفتن زاخو وکو تگوتن اف بویره لقومی نهاجی که ملا اسماعیل عثمان گوتار بیج مزگفت رشید یا بازار زاخو کو وسا هندگ وسا تومات بارد کن کو اوی اف تندو تجار پیهنده بویا کو گوتاروی لساننده بویا کو اف خلک بیت هندان ما مستا دنباش اگر تو پتر وان ویکی بوم خویا بکی ما وەکو تاربێژ و پێشنوێژی مزگەوتی ڕەشید پەیاممان ئەوەیە لە ڕۆژی ئەینی وەرگراوە لە دستوری خوا کە قورئانی پیرۆزە لە هەر بابەتێک یان لە هەر شتێک بڵێین بە تەماشەبانان کە لەسەر ئەوە حەلال و حەرام و ئەمشتە باشە و ئەوە باش نییە لەبەرسەری هیجرەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە دەولەتی مەدینە دانراو و هەفتەیە یەکەم ئێمە بەحسی
ئەوە کردبوو بەحسی هجرەت کردبوو دوێنێ بەحسی دانانی مزگەوت کە بناغەی مزگەوت پێغەمبەری خوا دەینا لەسەر ئەوە کەوتین مزگەوت ئەوەندە خێرە و ئەوەندە باشە و ئەوەندە وایە و پێغەمبەری خوا دەولەتێک دانراوە ئەو دەولەتە کە دستوری مدینە لە دستوری مدینە پێ ئەڵێن دەولەتی ئیسلامی پەیوەندی لە مادەینی بسڵمان و غەیری بسڵمانەکان هەبووە وەکو وەستێک کە هاتە لای پێغەمبەری صلی الله عليه وسلم لەسەر منبەر ئەماوتین مەسیحی نەجران ئەماوتین پێغەمبەر بە مەسیحی نەجران وتیان کە حەقی چی حەق ماف بۆ بسڵمانەکان هەیە ئەوە بۆ ئێوەش هەیە چی واجب ئەرک لەسەر شانی بسڵمانەکان هەیە ئەوە لەسەر ئێوەش هەیە هیچ تند و تیژیەک لە خودبەکەماندا نەبووە. بەڵێ مامۆستا ئەس دەخوازم ئەم لە هەفتوو بگەین تۆ ئەو ئالوزیە تۆ لە زاوخاتیتە ڕۆژەوێ جەنابێوە تۆمەتبار دکەن خۆت بەخۆدا وەف خەلکە هاندایەک و ئەف تند و تیژی لێ پەیدا ببن گەلۆ بچوونەوە لە سەرڤەیەکە چییە؟ گوتنامە لە سەرڤەیەکێ وەڵڵاهی هیچ بەحسی تند و تیژیمان نەکردووە ئەمە دەبی گیانی ڕابردۆ هەبێتن گیان تەسامح و دژی تند و تیژی و پێکوە ژیان پەیامی پەیامی خوا پەیامی پێغەمبەر ئەوەیە بەڵام کە خودبەت تەواو بوو وەکو یەکێک خۆی حاضر کردووە وتی مامۆستا ئێمە حەز ئەکەین هەر شتێک نەجوان بێ بچین هەلی گرین وتم ئێمە ناوی هەلێ بچین هەلی گرین دانیشە نوێژت قبول نییە دەبێ ئێمە لە مزگەوتین بە هیچ کەسێک ناڵێین وا بکە یان وا بکە ئەرە تونم تند و تیژە بکە دانیشتووە ئێمەش وەکو هەروە هەموو ئەینی نوێژمان کردووە و کە لە مزگەوت دەرکەتن یەک دەیەک هیچ نەماندی شتێک هەیە بەڵام ئەو بنکە مەساجە نزیکی مزگەوتی ئێمە بوو دوو سێ کەس چۆنە لەوێ تەلەفۆنی کرد بۆ دوو سێ کەسی دیکە و زیاد بوو ئەمما ئێمە خوددا وەکیلە بە هیچ کەسێک و نزیکی 700 یان 1000 کەس لەوێ بوون هیچ نەمانوتیە مامۆستا یەک جێگە پشتی تەمامبوونا نوێژە ئەینیە ئەف خەلکە لە مزگەفتکە دەر یەکسەر ئەوان پەلامارە مەساجێ هۆنجێندندان گەلو بوو لە پشتی نوێژە ئەینی ئەف بوویەرە یەکسەر هاتە ڕۆژەوە یەکسەر پێک هات ئەمە خۆیان حاضر کردبوو وا دیار بۆ خۆی حاضر بوو پێشی سێ ئەینیە لە غێر مزگەوت دەبی بەحساتە بێکردن ئەمما لە مزگەوتمان بە حەقی خوا هیچ بەس نهاتەکردن ناوی مەساج و نە ناوی شتێک ئەبەت بەڵێ مامۆستاوەی تۆڵی کە ئەوە دەمێکە هەندێک کەس خۆیان حاضر کردووە بۆی ئەی هەکەر شتێکی وابێ بۆ لای نەپەیوەندیدارەکان ئاگادار نەبوون بۆ تۆ ئاگاداری لای نەپەیوەندیدارەکان نەکردووە ئەی ئەو کەسانە کە تو باسێکە خۆیان حاضر کردو بۆ دروستکردنی ڕەوشێکی وا کێ بوون؟ بەڵێ بەڵێ مامۆستا یعنی وایە ئێمە بە هیچ کەسێک نەوتیە شتێک وا هەیە بڕۆن بڕۆخێنن بڕۆن وا بکەن قسەی وا نەهاتوەکردن لەسەر مزگەوت بەس ئەڵێن وازانی معنای حاضر بوون قسەکردنێک لەناو خۆیان لەناو شار لەناو شارع هەبووە یا مامۆستایەک دیم لە خودبەی پێش و بەسیشتی وا کردووە بەس هیچ ئاخستن قسەکردن یان ناوی مەساج یان ناوی ئەی شتێک بە خودای لە مزگەوتمان نهاتووە ئیلا یەکێک نازانم یەک گرتۆ بێ یەککی بێ هەڵساوتی مامۆستا ئەی باشی و خراپی و حەق و نەحەقی و منکەر و گۆڕینی منکەر چییە بۆمان ڕۆم بکات بیچینێ وتم هیچ نییە دانیشە نوێژەکە قبول ناڕێتن دانیشتووە و کە سەلاممان داوە بە ئارەزۆی خۆ هەرکەس دەرچووە هیچ ئاگامان لێ نەبی شتێک لە دەرەوە هەیە بامۆستا ئیسماعیل عوسمان وتاربێژی مزگەوتی ڕەشید لە زاخۆ ئەمڕۆ لە لێدوانێکدا سەلاحەدین بادین ئەمینداری گشتیە گرتووی ئیسلامی وای وتووە کە جەنابەت سەر بە ڕێخستنەکانی سەر بە پارتی دیموکراتی کوردستانی جەنابەت دەڵێ چی بۆمە؟ بەڵێ
ئەمڕۆ کە لە لێدوانێکدا سەلاحەدین بەهادین ئەمینداری گشتیە گرتووی ئیسلامی کوردستان وتوێتی کە جەنابەت سەر بە ڕێخستنەکانی پارتی دیموکراتی کوردستانیت. من هەر کەسێک لە دینی خۆی حڕە لە ئیتیجاهی سیاسیش حڕە بەڵێ کە چۆن هەیە پارتی یعنی هەیە یەکگرتۆ هەیە سۆسیالیست و هەیە گۆڕان و هەیە یەکێتی و هەیە هەموو شت و ئێوە چاک ئەزانن پارتیش هەیە بەڵام ئێمە پارتیەتی لەسەر مزگەوت نەمان گوتووە بەحسی پەیامی دین ئەەکەین ئێوە ئەوە یعنی لە 82 حتا ئێستا من مامۆستای مزگەوتم و تاربێژ و پێشنوێژم و خودبا خوێنین بەس هیچ کەسێک نزانێت کە ئەوە ئیتیجاهی چییە وڵا دەبێت ئەوە پارتی بێت ئەوە فلان بێت ئێمە بەحسی دین ئەەکەین. بەڵێ مامۆستا لە شتی دین زیاتر نا مامۆستا تخوا بێ زەحمەت تێمان بگەێنە جەنابەت پارتی یان سەر بە ڕێخستنەکانی پارتی دیموکراتی کوردستانیت. والله ئەوە شتێک فکرە یعنی من پارتی بم یان پارتی نەبم نابێتن هەر چ شتێک لە زاخۆ ببێتن دژی پارتی یان بۆ پارتی باش معنا من کردووە ئەم مهم ئەوەیە لە خودبەکە تندتیژی لە خودبەم نییە و دژی یەک کەسێک یان یەک جێک نییە ئێمە بەحسی حەلال و حەراممان کردووە بەحسی مزگەوت و باشی مزگەوت و پەیامی مزگەوت و مزگەوت لە شریعەتی خوا چۆنە و ئەمر بالمعروف و نهی عن المنکر و هەر بەحسی حەلال و حەرامەک و هەموو جار ئەی بۆ وەرە بۆ یەکگرتۆ ناڵێتن ئەگەر یەکگرتۆ جەماعەتی یەکگرتۆ جیداری مامۆستا ئیسماعیل کردووە لە هێرشێک بۆ بنگەی مەساج بۆ کە وەختی ئێمە وتین بابە ئێوە بنگەی مەساج سوڵتان چیتر ئەکەن وعد بۆ ئێوە ئەدەی حکومەت ئەو شتە چاک بکە ئێوە جامەکان شتەکان شکاندن. مامۆستا وتەبێژ یەکێتی زانایان 2 هەفتە لەمەوە پێش ئاماژەی بۆ داوە کە 2 هەفتە لەمەوە پێش ئاماژەت بۆ کردووە کە بۆی ئەو سنتەری مەساج و شتانە کە هێشتا هەر هەیە. والله لە مزگەوتم هیچ بەحسی مەساج نەمان کردووە نەبێژی 6 خودبە و نە ئێستاش لە مزگەوتم نهاتووە کردن بەخوای لەبەر ئەوە ئەڵێم یعنی ئەمە ببەختیە لە من ئەکەن. بەڵێ مامۆستا ئەگەر زیاتر لە یەکتر تێبگەین وتە بێژی ئەنکۆ بەردەف کە پەیدارێ یەکەتیا زانایان ئۆلا ئیسلامی کوردستانی گوتیە بەریا 2 هەفتیان ژی لە هەمان مزگەفتێ ژە عالی هەوا وەکو گوتار بێژێ مزگەفتێ ڕەشید بەحسێ هەبوونا سنتەرێن مەساجێ لە زەخۆ مەترسیان کردیە گەلو ئەڤە هەیە چەند دەڕاستەکە ئەف بابەتە دەمەکەتی تازڕاندنەوە وەکیلە پێشی 2 خودبە تەلڤیزیۆنی دەلال تیڤی هاتووە خودبەم تەسجیل کراوە ئێستا لە ئەرشیفە خودبەم لەسەر ئەوە بۆ الحلال بين في الإسلام والحرام بين في الإسلام ئێمە سڵتەی حلال کردن و حرام کردنمان نییە ئێمە لە دینی ئیسلام کەهنوتی نییە ئێمە لە دینی ئیسلام ویلایەت الفەقیه نییە ئێمە لەسەر دستوری ڕقم 1 ژێدەری شریعەتی ئیسلام قورئانە دووەم حەدیثی پێغەمبەرە ئەگەر ئێوە ئالۆزی هەر شتێک هەدەتن ئەمە حەلالە یان ئەمە حرامە عرض ئەکرێ لەسەر منهەجی خوا قورئان سنە بە حتا بەحسی قیاس و ئیجماعم نەکردووە خودبەم ئەوە بوو ئەی چۆن ئەڵێن خودبە مەساجە. بەڵێ مامۆستا لە ئێستادا هەیە تۆوەڕاتەکەیتەوە کە ئەو گرجی و ئاڵوزگەی ئەو گربوونەوەی جەماوەریەی توندوتیژەی دوێنێ لە زاخۆ دروست بووە بەهۆی گوتاری ئەینی جەنابتەوە نەبوو بێ؟ بە حەقی خوا هیچ بەهۆی وتاری ئێمە نەک خودبەی دوێنێ و نەک خودبەی پێشی 7 ڕۆژ و نەک پێشی 15 ڕۆژ بەحسی مەساج لە مزگەوتم نەهاتەکردن و بەحسی یەک تشتیش لە زاخۆ نەیلە یەک جێگەیدی پێشی 15 ڕۆژ خودبەم ئەوە تۆماس کراوە لە تەلڤیزیۆنی دەلال لە ئەرشیف هەیە ئەتوانن بینن خودبەی پێشی 7 ڕۆژش بەحسی کۆچی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە سەری هیجرەت بوو ئەم جارە سێهەمش بەحسی دانانی مزگەوت یەکەم بەندی دستوری مەدینە بووە
ومؤاخاة وليبورينو علاقة المسلمين مع غير المسلمين بيوانديري بصرمان كان لقى الغير بصرمان بله ما مصطفى أي أو بحكي الصورة بوتي تكردن أجر لو فرضنا خطبان تومارنا كرابت لدلال تي في تلفزيوني زافوي محلي تشيكن بله ما مصطفى تو اكو ما مستايك اولي لزاخو قالوا اف بويرن لدبر بعدينان دهو تشيبوي كو هيرش كره جسر قالش بلي قالك جين جشتو غزاري دكانا هيرش بوسر هنت جين مسيحي وازديان جاتا كرن قالوا تو اكو ما مستايك اولا اسلامي لور هالويستيتا برامبر فان ايرشان چيه ما مستاهل خداي هالويست مان برامبري او هيرشانا إما شخصي كسايتي ولينا وتمثيلي إسلام أكين هيج دجي هل تندو تيجي أكين ودجي هل تقداني آرامي كردستاني ولهمو جي قلبات أوضعي من ألين أنا بارتيا كباسي وضعي كردستان وأمنيتي أمني كردستان وخوشي كردستان أكين ودجي من حسابتي من أبي لبر ألين والله ما مستا كردة أنا ما مستا كردة بس عالم هموي كردة خطيبي كرد بحثي قضايا كردية أكا وخطيبي فارس بحثي قومياتي خوي أكا وملاتي خوي لسر دوزي إسلام وعرب بحثي ولاتي خوي أكا بس بو إيما أويا يكيك وكو إقلتو والله ما مستا إسماعيل كردة لا كردش أري بارتي تاني كردة يكتي اجتماعي كردستان كردنية ويقلتو خوي كردنية وكومالا كردنية قران كردنية بس بإما علين كرد بحث نخوة أوي كرد به دحس أكا آرامي لكردستان هذه ما مصطفى تاي سيج لعنكي برپرسته سر روشنی یاسایان برابر نگرتو تبر بله بله ما مصطفى كما قلت هيانها تو آلية سياسية يدياري كري يفرمي چه ريوجين ياسايين قانوني لهمبريتا جرت نبرگلو اگر تشتاكي وصابة تو برهذي لهمبر فان ريوجين ياساي فان لجانا كوتين تشكيل كرين داخوانيا لسر روشي ولسروان توماتين كوارا سيطاد نكرن بداي والله تو أبي عليهم خطبة سيام يعني بيش دو خطبة تسجيل كراوة لا أوجيجا أو عالمها مو الشهداء كيقرتو بس جداري قسام كردوها وتنبرون لساد نجي مساد بس بحق إخوة من ولا وتوها أي بود واي ديس دقيقة من رويشتن أو جيجاوتم إيوة جاموس في أم إمارة أم بالخانة همو إشكان دنو صوتان بقرنا لا وكان والله ما مستنا قرنا لا إما حس أكاين جيجاي عرق بصوجين غازينو وابصوجين أي غازينو اگر عرق دولتك هي عرق لنا بيت جيجيك هي بخداي لمزجود ما بس عرق ما او دخل باش ما نكردوها ما مستعد وابا چه ابو اولاتياني مسيحي وراي قشتي ويزيديا كانوا مسيحي كانش پیغمبر خدا صلى الله عليه وسلم وتي لكم ما لهم او ما في بو بصرمانان حيا بو مسيحية كانوا جيلا كانش هيا او اركي لسر شاني بسلمان هيا لسر شاني مسيحيوان هيا بيشي 100 صال و 200 صال زياتر وباب وباتير من جيلا كاو صلاة وبيكا وجيالنو هيج آرشمانية واستاجم هيا ما مستا مدرسة وهي محامية وهي حموشته وبيكا واجينو وهيج بله ما مستا پرسما یاداویه ده او به تو کو ما مستا که آینی و کوزانه که آینی اسلام یا کردستان گل او روشن حال بعدین هات که روجبه داوی پیوات چه بو خلک مسلمان ی دبر بعدین کو افتون تو تیجی هندک تنکرین برانبر مسیحی و ازدیان کوش حتی شروع آینی اسلام جیبه گلو پیوست تون تو تیجی لامبر بام بیت کرن ام رو اوین سلمه و کو تت زانین کو دین اسلام دین که تسامح بافراجیانه دين إسلامي دين تسامحية ودين هفراجيانية هيج إما رازينين تندو تيجي لدين إسلامية إما هيج دواي تندو تيجينا من كردوا وزور برادر من هنا مسيحينا أتشينا دكانيا سلام لسر أكينو تشون باشنو بسرچاو ما مستو لا
قوتابخانە پێکەوەین و لە بازار پێکەوەین و معاملە هەمووشمان پێکەوەنە داوام ئەوەیە لە خەڵکی کوردستان پێکەوە بژین ئارامی لە کوردستان بپارێزین تند و تیژی بەرامبەر هەر ئینسانێک نەبێتن خوا باری تەعالا ئەزانی لە چەند جێگە لە قورئاندا گوتی ئەیوهە الناس لە 252 جێگە وتیە یا ئەیوهە الناس یەڵا لە ماوەی 13 ساڵی قورئانی پیرۆز هاتەوە خواری بۆ محەممەد صلی الله عليه وسلم دوایی تازە وتیە یا ئەیوهە الذین ئامنوا هیچ ئێمە لەگەڵ ئەوە نین بە حەقی خوا یەک مەسیحی نینۆکیش بتەبڕینێ یەک دیناری عێراقی خسارەتیان بدێ دیناری عێراقی شعوریان بشتێت ئەبەتن بەڵێ مامۆستا ماڵا ئیسماعیل یەکان پێکەوە بژین ئارامی بپارێزین دژی تند و تیژی بین و هەر دژی هەر شتێکی ئارامی تێک بدە لە کوردستان ئێمە دژی بەڵێ مامۆستا ماڵا ئیسماعیل عوسمان وتاربێژێ مزگەفتا ڕەشید لە باژارێ زاخۆ باوەیەکی زیندی ڕەوش شوپان gelek spas bu tevlîbûna di nava vê ew ku em rewşa badînan dişupînin şewba. تماشابان اینجا برنامه دیگه با که زندی بو شپاند ناروشل دبر بهدینا نهاج با که زندی صباح اتروشی برپرسی اوفیسا دوی که ان ار تی ل بازار دوی که دیگه دم باش صباح داوی پیشات ل دوی که او ای شب تایبتی دنهادا چه گلو صباح که جه گشت و گذاری ل ناحیه زاویتا هاتنا سوتاندن اوجی کو هتل کا گلکا کف نا ویدوری بو کوش سالت هفته چه بیتنان هشته حال بیتا آوای کرن ویدوری کو 15 متراش پارزگاه دو که دیره ناحیه زاویتا خلک کی پلامار بون کو خلک زاویتا خوبون گنج تو بون و کیم هاتینا هایدار کرن بریکا کو پلیس به کنترل وی جیب کنیان حضر کن کو جای که سایتا سوتان وان گنجا قستا و گازینوی کریه آنجی خارنگه هکو جه و خارنامه جی کلوره چوینت ناف ده همی سوتان دیا خوشبختانه چه زیان گیانی نبون بله زیان مادی کو ایک جاری اف گازینوی هاتیا سوتان بریدم که جماعتین هایدار کردن کو اف گنج تنه قستا گلی زاویتت کنو نیزی کی کوملگاه کورا کو هندک جهن می فروت نلوره هنه لویر جیوان کشکت هنه بشکنن آنجی بسوجن بله ام هاتین هایدار کردن کو بزیترین دم لشکر و زیروانی و پیشمرگه شاینه گلی زاویتا کنترل بکنن که اف گنج تنه قستا ویره نکنن حتی نو که دیمایک پیشاتی نگشتین اما که دستوان گنج گشت یا ویره یا نه اف گنج تود بیشی گلو اف گنج تود بیشی رجوان گنجان بگمان اویوان کاران کن رجوان ده بزور به بس اف گنج بالضبط خلک کینه و تفاوتان چنه و چوا هاتنا رک خسن و چوا دکارن پلامار جنو سامدن ددمه که دا کو دبر و کو برین هات گوتن لجر کنترل دای وکی هاتی دیار کردن زاخو ملاک تا تامبار کردن کو افکار کری بس الزاویتا هیچ خود بخینیک نبو کو افغانجی طرف نصر خو دیار کارت کرنا دزگت را گاندنی السر هیان جی تورا فیسبوک جی کو وکی از روزانه متابعت کم گرماتیا کا جمعه کا گنجات داهیا هندک حزد کن افکار تنت بردوام بن لزور بیا زورا گنجان نا فیسبوکی حزنا کری افکار هنی بردوام بیتن افغانج تنی زیاده تر تمنی و ج 15 سالی 16 سالی حتی 25 سالی نه اوین کو زاویتا انجیگازونیا زاویتا کفن صوتی آنها همیجی خلق زاویتا نه هیچ کسی که دیش پارزگاه دو که نچوه بله پلیس دیار زی ورانه گشت نه بکنترل کرنه بله دنهادا البازار دوکه و در دورنه به تایبتی دیش افداراش چوایا دوک ویگاف که مناهیا که باش خواه گرتیه بازار وکی خویا بازاری وکریه نوکا بازاری نوانده بازاری
gelek market û cade û polîs lê tiştê ku her berî nûke jî min gotiye sirinjrakêj hebûna hêzeka mezin ya leşkerî li vê deverê bû her kiryarekê ku belkî karek peyda bibîtî jû belkî peyda nebîtin berê bû kontrolkirina vê çendê bû zanîn jî berîka demekî me endamekê li qêkê Partî Demokratîk Xalid Ehmed mêvan kirî ku têda behs liyêgirtûyî kir berî hingî reklam kir bû ku dê karekê hosa boyeta kirin piştî vê dîdara henê peywendiyekî ji endamekê siyasî Yêgirtî Îslamî Kurdistan İsmaîl Ravendî geşt em telefonê gotî em tehedda dikeyin ku hiç tiştekê hosa yêgirtî reklam bû vê karê henê kir bîtin ku dê baregahê wayna sotan yan jî wan baregahê xwe sot bin evel dîf axiftinê wana ku em haydar kirin her dîsan kadrekê Yêgirtî Îslamî Kurdistan em haydar kirin belê بله کاکێ سەبحەکەر لەسەر ئەگەر لەگەرمە سەباح ترۆشی بەرپرسی ئۆفیسا دۆکیا NRT سپاس بزانیاریتە لەسەر ڕەوشە نەهایە دەبەرەبادینە پشتی vê navberê cardin şopandina rewşê bi ayekê zindî li NRT berdewam dibe digelme be دوباره سلاوتان لێ بێبەرەزان من شوان عادلم بەردەوام لەگەڵتان بۆ ڕووماڵکردنی تایبەت بە سەبارەت بە ڕووداوەکانی ئێستا هەرێمی کوردستان بە تایبەتی لە ناوچەیە خوددەڤەری بادینان دەربارەی ڕووداوەکانی دوێنەی 12 لە زاخۆ دەوروبەری وتەبێژێک لە مەکتەبی ڕاگەیاندنی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم لێدوانەیدا لە ئەنجامی ئەوەی لە منبەری چەند مزگەوتێکەوە هانی خەڵک درا کە هێرش بکرێتە سەر دوکانەکانی مەیفرۆشی و چەند هۆتێلێکی گەشتیاری خەڵکانێکی تێکدەر پەلاماری دوکان و بازارە گەشتیارەکانی شاری زاخۆیاندا دواتر هەوڵیشیاندا ئەم هێرشە ناڕەوایە بگوازنەوە بۆ چەند ناوچەیەکی تریش دوا بەدوای ئەو شێویانەی زاخۆش بارگاکانی یەکگرتووی ئیسلامی لە دەڤەرەکە سووتێنران مەکتەبی ڕاگەیاندنی یەکێتی نیشتیمانی کوردستان وێڕای ئەوەی بە توندی ئیدانەی پەلاماردانی شوێنە گشتەکان و بارگاکانی یەکگرتووی ئیسلامی دەکات لەژێر هەر ناوێکدا بێت پێشمان وایە ئەم کارانە دژی ئازادی و مافی ژیان و چالاکی سیاسی و دیموکراسین بۆیە بۆ ئێمە جێی نیگەرانیە و داواکارین کە ڕێگە نەدرێت لە هیچ شوێنێکی کوردستان ئەم جۆرە کارانە دووبارە ببنەوە پێویستە ئەنجامدرانیشی ڕۆبەڕووی یاسا بکرێنەوە و بە توندی سزا بدرێن و یاسا بە تەنها بکرێتە سەروەر و بەس ئەمڕۆداوا نەخوازراوەی لە زاخۆ و ناوچەکانی تر بینیمان کە لە میحرابی مزگەوتەوە هانی خەڵک بدرێت بۆ توندوتیژی و پیادەکردنی زەبر و زەنگ ڕێکدانەوەی خراپی نەک هەر بۆ پەیوەندی سیاسی و کۆمەڵایەتیەکان هەیە بەڵکو دۆخی کوردستان بەگشتی داخاتە بەردەم مەترسیەوە بۆیە پێویستە هەموو لایەک لە دەرەوەی بەرژەوەندی حزبی و دەستکەوتی سیاسی کورد مەودا ماوەڵا لەگەڵ ئەم ڕووداوانە بکەن بە پێشەوانەوە هەموو لایەک بەرپرسە لە بەرامبەر پاراستنی ئازادی سیاسی و کۆمەڵایەتیەکان و ژیان و گۆزەرانی خەڵک لە هەمان کادا دەبێت بارگای لایەنە سیاسیەکان پارێزراو بن و ڕێگە نەدرێت لە ژێر هیچ پاساوێکدا پەلامار بدرێن ئەوانەشی بەم کارە هەستاون بەرامبەر بە بارگاکانی یەکگرتووی ئیسلامی بدرێنە دادگا و لێپێچینەوەیان لەگەڵدا بکرێت لەم چوارچێوەیەدا پشتیوانی لە بەیاننامەکەی سەرۆکی هەرێم دەکەین بۆ گرتنەبەری ڕێوشوێنی یاسایی بۆ سزادانی تاوانبارانی ئەم کردەوە قێزەونانە دیارە ئەمە لێدوانی ئەندامێکی یاخود وتەبێژی ڕاگەیاندنی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو بۆ ئەوەی ڕوونکردنەوەیەک یاخود شرۆڤەیە بکەین مەکتەبی ڕاگەیاندنی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو ئەو لێدوانی کە گوێتان لێبوو بۆ ئەوەی شرۆڤەی ڕووداوەکانی ئێستا بکەین ئەو گرژانی کە لە ئێستادا دروست بوون قسە لەگەڵ سێ بەڕێز دەکەین عتاقەرەداخی نووسەر و لێکۆڵەر هەروەها عەدالەت عەبدوڵڵا نووسەر و ڕۆژنامەنووس هەروەها لە هەولێری پایتەختەوە جەعفەرگوانی وتەبێژی یەکێتی زانایانی کوردستان بەخێر بێن زۆر سڵاوتان لێبێ کاک عەتابا لەوە دەست پێ بکەین ئەم ڕووداوانە چۆن دەخەوێتەوە وەکو نووسەرێک بەڵێ سەرەتا بەداخەوە بۆ ئەو ڕووداوانی کە لەم یەک دوو ڕۆژێ ڕابردوو ڕوویدا بەڕاستیەکەی بەڵام ئەو ڕووداوانی کە لە کوردستان ڕوویدا دوو ڕووی هەیە بەڕاستی یەکەم ئەوەی هەتاکو ئێستا لە کوردستان زمینەی پێکەوە ژیان زمینەیەکی زۆر لاوازە زمینی یەکتر قوبوڵکردنی لایەنەکان و بیرروباوە ڕێژاوازەکان زمینەیەکی زۆر لاوازە و لەگەڵەوەدا بەڕاستیەکەی دەتوانم بڵێم ئەم ڕووداوانی کە ئەمجارە ڕوویدا ڕێگوڕیشەیەکی کۆمەڵایەتی و مێژوویشی هەیە ڕێگە مێژوویەکەی ئەوەیە کە ناوکۆکیەکانی ئەو ناوکۆکیانی کە لەو ڕووبەرە کە ڕووبەری دەتوانم بڵێم زەردە لە زاخۆ دەست پێ دەکا هەتاکو هەولێر
ئەمە جاری یەکەم نییە ئەم جۆرە ڕووداوانە نێوان لایەنە ئیسلامیەکان و لە نێوان پارتی دیموکراتی کوردستان و لە نێوان خەڵک بەگشتی ڕوودەدا ئەو ڕووداوانی کە چەند ساڵێ لەمەوە پێش ڕوویدا و جارێکی کە بارگەکانی یەکگرتووی ئیسلامی لەو ناوچەیە سووتێنران ڕووداوێکە بە بۆچوونی من ڕەگوڕشەکەی لەو پانتایی کۆمەڵایەتی و سیاسی ئەو ناوچەیەداهەیە لە ناوچەکەدا کە دەتوانم بڵێم ئەو ڕووبەری کە بەشێکی فراوانە لە کوردستانی عێراق ڕووبەرێکە زمینەیەکی باش هەیە بۆ پەرسەندنی لایەنە ئیسلامیەکان کۆمەڵایەتی ئەگەر ڕێگەم بدەیت لە هەمان کاتە پارتی دیموکراتی کوردستانی لەو ڕووبەری خۆیان پێی وایە کە ئەو بەتەنها دەبێ هەبێت و هەروە بە ئاسانی پێم وان نییە بگاتەوە قەنەعەتی کە بوار هەیە بۆ ئەوەی کە لایەن و ئیتیجاهی کەشتیایش بکە ئەم دوو بۆچوونە لەلایەکە ئیسلامیەکان زمینی پەرسەندنیان هەیە لەو ناوچەیە بەهۆی کاریگەری بارە کۆمەڵایەتیەکە و باری ناوچەکە لە ڕووی سایکۆلۆژی و کۆمەڵایەتی و کەلتوری و ڕۆشنبیریەوە و لەلایەکی کەشەوە ئەوەی کە پارتی دیموکراتی کوردستان وەکو حیزبێک کە پێی وایە دەبێت خۆی بەتەنها خاوەنی ئەو ڕووبەرە بێ و کەسی کە بە ئاسانی نەتوانێت تیا بجوڵێ من پێم وایە ئەمە ئەو ڕووبەرەیە ئەو زمینەیە ئەو هۆکارانەیە کە هەمیشە بنزینێک ئامادەیە بۆ ئەوەی کە دەنکێش خارتەی لێ بدەیت ئەمە چەند جارێکم ڕووداوانە ڕووداتەوە لەو ناوچەیە ئەوەیە و لە سەروی هەموو ئەوشەوە ئەوەی کە باڵادەستە بەڕاستیەکەی کە واقعی ئەو ناوچەیە چ بەنسبەت پارتی دیموکراتی کوردستان چ نسبەت خەڵکەوە چ بەنسبەت یەکگرتووی ئیسلامی و ئیسلامیەکانی کەشەوە من پێم وایە ڕووبەرێکە کە هەتاکو ئێستا زمینەی ئەوە نەسازەوە بە ئاسانی کە بتوانن یەکتری قوبولکەن و زمینەوە نەسازاوە کە بیر و باوەڕە جیاوازەکان ئەگەر لە ئاسێکی کەمیشابێ بتوانن پێکەوە بژین و پێکەوە بکەن بە پێچەوانەوە سێری ئەو زمینی ئەو هەموو وروژانی کە لە سلێمانی ڕوویدا لە بەهاری ڕابردووە بەڵام هەتا ئەو ڕادێ سەرباری ڕۆژی یەکەم نەگەشتە ئەوەی کە کارەساتێکی دڵتەزێنی یا بڵین کارەساتێکی واترسناک گاتە ئەوەی سووتانیە ئەو هەموو واقعی معنایەوە زمینە کۆمەڵایەتیەکە و ئەو لایەنانی کە فەرمانڕەوان و دەسەڵاتدارن لە ناوچەکە دەوری دواتر باس لە فاکتەرەکان دەکەین ئەگەر ئاینی بنیان سیاسی زیاتر کەواتە کاک عەدالەت ئەم نەڕەزایی کە بینیمان لە دوێنێەوە تا ئێستا بەتایبەتی لە دەڤەری بادینان ئایا دەتوانین بڵێن ئەمە هۆکارەکانی ئاینین یان سیاسین زیاتر خۆی لە ڕاستیە گەر تەماشای خیتابی ڕسمی هەرێک لە یەکگرتووی ئیسلامی کوردستان و برادرانی پارتی دیموکراتی کوردستان بکەین تێگەین کە لە هەردوو ئاستەکەیە جۆرێک لە سەرزەنشکردن هەیە بۆ ڕووداوەکان و من پێم وایە ئێستا لە دەرەوەی ئەوەی قسە لەسەرەوە بێ لە ڕوانگەی خەمخۆری بۆ وڵاتاوە بۆ ئاسایشیە وڵاتاوە بۆ ئەوەی وەزعیە وڵاتە لە دەست دەرنەچێەوە عقل تەسلیمی کۆمەڵی کەسانی شەڕانگێز نەکرێ دوو سەبەبی زۆر ڕەوا وەجی هەیە بۆ ئەوەی پێش هەر لایەکی سیاسی هەلایەنێکی سیاسی لە کوردستانە پێشەوەی میدیاکان پێشەوەی خەڵکی ئاشتی خواست قسەیەکی خێر لە مەسلەیە بکە پارتی دیموکراتی کوردستان و یەکگرتووی ئیسلامی کوردستان ئەبێ پەرۆشتر بن بۆ ئەوەی ئەو وەزعە درێژە نەکێشێ بۆ لەبەر دوو سەبەبی سەرەکی یەکەمیان یەکگرتووی ئیسلامی کوردستان ئەڵێ ئێمە بە هیچ شێوەیەک دەستمان لە هاندانی هیچ کەسێکانیە بشتنە سەر مڵکی تایبەتی هاوڵاتیان و ئەو شوێنانەی کە پیانەوە ترێ شوێنی فرۆشتن و مەیخانەکان و شوێنی مەساج دەستی ئەمەیتیانە هیچ پێویستیەکمان بەمە نیە ئەمە بەشێکە لە قسەی برادەران یەکگرتوو لە بەرامبەر ئێمە گوێمان لە چیە بێ ئەم ئێوارەیە وتەبێژی مەکتەبی وتەبێژی پارتی دیموکراتی کوردستان باس لەوە کە ئەڵێ بە هیچ شێوەیەک ئێمە لەگەڵ ئەوەیانین کە خەڵک کەلاماری بارەگەکانی برادرانی یەکگرتووی ئیسلامی داوە ئێمە ئیدانەیەکەین کەواتە ئەگەر ئێمە محاکەمەی ئەم دوو بۆچوونە بکەین ئەبێ پیان بڵین زەحمەت نەبێت کەواتە ئەبێ ئێوە خەمی ئەوە بخۆن وەزعەکان درێژە نەکێشێ تۆ خۆت بە گوناهبارە زانی پێت وانی وەکو یەکگرتوو کە دەست هەبێ لەوەی خەڵکی بێتە سەر ئەو شوێنە و پەلاماری ئەو شوێنانەیدا بێت ئەمە بە هەموو مانایەک بووە بە هەموو پێوەرێک دەستدرێژەیە بۆ سەر ئەو شوێنانە جا لە ڕوانگەیەکی دینی و تەفسیری چیتی بۆکەوە مەسەلەیەکی ترە چونکە مەسلەی مای خواردنەوە لە ڕاستیە لە دوێنێ و پیرەوە دەستی پێ نەکردووە 1400 ساڵە ئیسلام هەیە و لە پەنایشە لە هەموو وڵاتێکی ئیسلامی مای خواردنەوە هەیە و بە قەدەغەکردنی چارەسەر ناک لە پێشوما بێ نمونەی نزیک لە بەردەستمان کۆماری ئیسلامی ئێرانە ئەمە لەلایەک لە بەرامبەر پارتی دیموکراتی کوردستان کە باس لەوەکە ئەوان بە هیچ شێوەیە خەڵکیان تەحریز نەکرۆ بچنە سەر بارەکەکانی پارتی برادران یەکگرتوو کەواتە فەرمونون ئێوە پێش هەر لایەنێکی سیاسی خۆتان ورن پەرۆژ بن بۆ ئەوەی وەزعەکە درێژە نەکێشێ بەڵام من بە دیوی ئەو دیوێ لە ڕاستیە شتێکی ترە خوێنمەوە بەداخەوە تۆ تەماشای بەیاننامەکەی برادرانی پارتی و بەیاننامەکەی یەکگرتووی ئیسلامی بکە هەردووچان جۆرێک لە نەزەریەی موامرەیەتیایە بۆ لە بەرامبەر یەکتری جۆرێک لە تۆمەت بەخشینەوەیتیایە بەرامبەر بە یەکتری جۆرێک لە تەسعیدکردنی وەزعەکەتیایە بەرامبەر یەکتری ئەمە جگە لە میدیاکان
بەداخەوە و من زۆر نیگەرانم کە لەگەڵ هەموو گرژێکی سیاسی لە کوردستانە بەشێک لە ڕووماڵی میدیایی لە میدیاکانی کوردستانە بە ناوی لێکدانەوەی ڕووداوەکان ئەچێتە خانەی بڵاوکردنەوەی بەدگومانی و بەدبینی و لێک نەگەشت و ناحاڵیبوونی زیاتر ڕاگەیاندەکان ڕۆڵیان هەبوو لە تەشەنەسەندنی ئەم بابەتانە بە تایبەتی باز دەکرێت دەمێکە کە باس لەم بابەتانە کراوە لە مزگەوتەکانەوە بە تایبەتی و یەکێک لەو لێدوانانەی کە هەیە دەوترێت لە ڕاگەیاندەکانی چەند پارتێکەوە ئەم مەسلەیە وروژاوە بەرلەوەی باسیەوە بکەین طبعا ئەم قسانە بۆ چیەکەین ئێمە قسە لەسەر خیتابی ڕسمی لایەنەکانەکەین ئەمە محاکەمەکردنی خیتابی ڕسمیانە کە ئێوە ئاواڵێن بۆچی خۆتان پەرۆشترین بۆ ئەوەی ئەو وەزع درێژانێکەشێ بەڵام ئەگەر ڕەهەندەکانی تری ئەم وەزع بخوێنەوە بێگومان ڕەهەندی تری تیا هەیە هەمومان ئەزانین کە سنووری بادینان ناوچەی نفوزی پارتی دیموکراتی کوردستانە لە بەرامبەرە هێزێکی وەکو یەکگرتووی ئیسلامی کوردستان هێزێکی کاریگەرە وەکو ئۆپۆزیسیۆنێک ئیشەکە ململانەی نفوز هەیە لە نێوانیانە و مەسەلەکان ئاسان ناکرێتەوە و هەندی حاڵەت هەندی ڕووداوی دڵتەزێنیش لە ڕابردووە لە نێوان ئەم دوو هێزەیە ڕووی داوە لە ڕاستیە کە بڕێکی زیاتر لە بەدبینی و بەدگومانی و جۆرێک لە تووڕەیی لە بەرامبەر یەکتر دروست کردووە هەمومان 2005مان لەبیرەکە بەرەگەکانی یەکگرتوو لەو ناوچەیە سوتێنراوە خەڵکیشی تیا بۆ قوربانی هەمووشمان لە ڕووداوەکانی هەفتەی دوومان لەبیرە کە پارتی یەکێک بوو لەلایەنە قەنەعەتیەوە بۆ بەشێک لەو خەڵکانی هاتوونە سەر بارەگەکانیان لە سلەیمانی و لە کەلار و لە شوێنتر دەستی ئیسلامیەکانی تایە ئەم هەموو تۆمەتە کە بۆ یەکتری دروستکردنەوە ئەم ڕووداوانەی کە هەیە کە هەندێکیان ڕووی داوە حەقیقەتە و لەو ئەخیرەیە مەسەلەی بڕێنی ئەو منحەیە ئەو پارەیە کە لەلایەن ئەندێ ڕێکخراوی بابڕێندەرەوە ئەدرا بە ڕابطەی ئیسلامی کوردستان و لە بەرامبەر تۆمەتبارکردنی ڕێکخراوی بارزانی و وەڵامدانی و ئەوانیش بۆ یەکگرتوو هەموو ئەمانە هەلومەرجێکی دروست کردووە گژێکی دروست کردووە کە دیوی واقعی و تعبیر لە ململانی سیاسی نێوان ئەم دوو هێزە بەڵام ئێمە قسەمان لەسەر هەڵوێستی ڕسمیانە قسەمان لەسەر ڕازگۆیی لەگەڵ خەڵکی کوردستانە ئەگەر پارتی دیموکراتی کوردستان بەدڵنیەوە قەنەعەتی وایە کە نابێ ئەم وەزع درێژە پێشێ بێگومان ئەبێ پێش هەر لایەک و خۆشیان قسەیەکی جوانەی کە من ئەمڕۆ گوێم لێ بوو هەمویان تەجدید دەکەنەوە ئەڵێ ئەگەر وەزعی ئەمنی لە منتیقەکانی ئێمەیە کە منتیقەی نفوزی ئێمەیە هەر بسێنێ بۆ ئێمە خراپە بە بەڵێیان نەخێر لە دوێنێەوە لایەنەکان ڕازگۆ بوون لەگەڵ جەماوەردە بە باوەڕی من تاکو ئێستا ڕازگۆییەک نییە بۆی ئەو وەزع درێژە نەکێشەیە بەعکسەوە ئەگەر ئەوە بەم شێوەیە بڕوا و هەندێک جار بیر لە دەستکەوتی سیاسی و حزبی بکرێتەوە لەگەڵ ئەم وەزعەیە من پێم وایە بەرەو خراپتر سەرکێشێ بەڵام هیوادارم هەندێک موسسات لەم وڵاتە هەیە ئەبێ دەست بەکار بن ینی سەرۆکایەتی هەرێممان بۆ چیە لەگەر لە دۆخێکی وایە ڕوێستی زۆر حاسمی دەبێت بەڵێ کاک جعفەر کەواتە دەبینین دیمەنەکان ئێستا موسڵمانەکان هێرش دەکەنە سەر شوێنە گەشتیارەکان لە بەرامبەردا لە لایەکی ترەوە هێرش دەکرێتە سەر بارەگاکانی پارتێکی ئیسلامی کە یەکگرتووی ئیسلامی کوردستانە ئێوە ئەم ڕووداوانە چۆن دەخوێننەوە؟ بەڵێ بەناوی خۆی گەورە و میهرەبان طبعاً پێش ئەوە من حەز دەکەم قسە لەسەر قسەکانی کاک عەدالەت بکەم فعلا پێم وایە ئێستا کاتی ئەوەیە کە هەمومان وەک ڕاگەیانەکان و وەک مامۆستایانی ئاینی و وەک ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی و حزب و لایەنەکان جارێ هەمومان ئیش لەسەر ئەوە بکەین چۆن دۆخەکەی هێور بکرێتەوە وەزعەکە چاک بکرێتن بۆ ئەوەش خۆشبەختانە ئێمە لە یەکەم هەنگاوەوە وەک یەکێتی زانایان کۆمەڵێک هەنگاوی گرنگمان هاوێش بۆ ئەوەی دۆخەکە هێور بێتەوە خراپتر نەبێتن لە یەکەم ساتە وەختەوە لقی زاخۆی یەکێتی زانای ئیسلامی کوردستان مامۆستا مەلا ئەحمەدی شەرنەخی لەگەڵ هاوڕێکانی لە ناو دۆخەکەدا بوون تا ئەو کاتێکە خەڵکەکە گەڕایەوە بەڵام دوای ئەوان گەڕانەوە لە بۆ ماڵەوە ئەنجا دووبارە دۆخەکە تێک دچوویەوە دووەم هەر ئەو ڕۆبەیانی زوو سەرۆکی یەکێتی زانایان جێگری سەرۆکی یەکێتی زانایان بە یاوەری چەند مامۆستایەکی دیکە لە یەکێتی زانایان سەردانی دهۆک و زاخۆ و لقەکانی یەکێتی زانایان و چەندین کۆبوونەوە و دیداریان لەگەڵ مامۆستایانی ئاینی لەگەڵ ئەوقافەکان لەگەڵ قایمقامەکان لەگەڵ مەسیحیەکانی شاری زاخۆ کردووە بۆ ئەوەی هەوڵ بدرێتن دۆخەکە هێور بکرێتەوە و خراب نەکرێتن بەڕاستی ئەوەی من قسە لەسەر خاڵێک بکەم من پێم وانە ئەوە باستەوە بکرێت کە ئەوە موسڵمانە هجومی سەر خەڵکێکی دیکە دەکاتن جارێ لەو ڕووداوە ئەوەی ئێمەی زۆر نیگەران کرد ئەوەی پێی بەڕاستی دڵتەنگ بووین ئەوە بوو کە سەرباری ڕووداوەکان ڕاگەیانەکان بەبێ جیاوازی خۆ یعنی بەداخەوە ئەوەی لە ڕاگەیانی کوردی تەوەقوع نەدەکرا بەبێ ئەوەی هیچ لێدوانێک وەربگرن بەبێ ئەوەی هیچ بەدواداچوونێک بکەن هەرزوو بڕیاریاندا لەسەر وتاری مامۆستایەکی ئاینی خەڵک هەڵستایتە سەر بازار و شوێنی مەساژ و مەیخانەکان دەسووتێنێتن پاش ئەوەش کۆمەڵێک بەرنامەی بەیاننامەی لەسەر یەک دەرچوو لە بەرزترین شوێنەوە تا نزمترین شوێنەوە حتا بە حزبەکانی ئۆپۆزیسیۆنیشەوە حتا ئەو لێدوانانەی لە
لە رادیۆ تەلەڤیزیۆنەکان دەدرێن هەموو قسە لەسەر ئەوە بوو مامۆستایانی ئاینی بوونەتە هۆکاری مامۆستایەک لە وتاری هەینی باسی کردووە بەداخەوە ئەوە وای کردە ئینسان تا حدێکی زۆر بێمتمانە بێ هەم لە ڕووی لێدوانی سیاسیەوە هەم لە ڕووی ڕاگەیاندنەکانەوە مامۆستایەکی اختیار کە تەمەنی نزیکەی 70 ساڵە پێش ئێستا قسەی بۆ ئێوەی بەڕێز کرد لە NRT ئەو مامۆستایە لە وتاری هەینیدا باسی کۆچی پێغەمبەری کردووە درودی خوای لەسەر بێ لە باسەکەیدا پێچەوانی ئەو دیعانی لەسەر مامۆستا دەکران مامۆستا باسی لە دووشت کردێ لە کۆچەکەی چەندین ئەو خەڵکەی لەوێ هەموو ئامادە بە قسە لەسەرەوە دەکەن لایەنی یەکە مامۆستا باسی لەوە کردێ کە پێغەمبەر درودی خوای لەسەر بێ کاتێک دەچێتە شاری مەدینە یەکەم کارێکە کاری گرنگ کە دەیکاتن پێکەوە ژیانی ئاینی لە نێوان مسلمان و ئاینەکانی دیکەی ئەنجا مامۆستاهانی خەڵکەکە دەدا کەواتە دەبێ ئێمەش لە پێغەمبەرەوە فێر بین کە پێکەوە ژیانمان هەبین نقطەی دووەم کە مامۆستا باس دەکا مامۆستا باس لەوە دەکاتن هەر کا پێغەمبەر درودی خوای لەسەر بێ لە چ سەرکەوتوو بە لەبەرەوە حکمەتی هەبووە هەر کاتێک کێشە و گرفتێک هەبوو پێویستە ئێمە زمانی حکمەتمان هەبێ یعنی بە باسی ئەوەی باسی نەکردێ مامۆستا ئەوە لەسەر زانی هاتە دەرێ باسی ئارەخانە و باسی شوێنی مەساژ و ئەوانە کاک جعفەر جەنابەت باس لەوە دەکەی کە ڕاگەیاندنەکان بوون کە باسی ئەوەیان کردووە بەهۆی وتاری هەینی مامۆستایەکی ئاینی هاندانی خەڵک بۆ ئەو هێرشانی کە بینیمان بەڵام ڕوونکردنەوەکەی سەرۆکی هێرێ مەروەها مەکتەبی سیاسی پارتی دموکراتی کوردستان مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان ئاماژە بۆ دەکەن کە بەهۆی وتاری هەینی مامۆستایەکی ئاینیەوە بووە نا ئەمن قسم لەگەڵ جەنابەت کرد گوتم بەیاننامەکان هەموو بەیاننامەکان دەرکرا هەرچە ئەو بەیاننامەی باس کرد بەیاننامەکانی دیکەش ئەوانە بەشێک بوون لەوەی کە باسی ئەویان کرد ڕاگەیاندنەکانیش بە هەمان شێوە بەڵام ڕاگەیاندن جیاوازە لەگەڵ بەیاننامەیەک دەبوو ڕاگەیاندن چۆن ئەو ڕۆئێوە لەو ئێوارێ ئەرکتان کێشا بچووبانە یعنی مامۆستایە کەم و زۆر باسی شتێکی نەکردووە بە تایبەتی مامۆستایە کە بە تەمەن تاچووە لە حاڵەتێک ژیاوەکە پێچەوانی واقعی ئێستا کە بوو ئێستا ئەو هەموو زەختە لە سەرسەری ئەو مامۆستایە بەبێ ئەوەی باز بکرێتن لێرە ئەو مامۆستایە من پێم وایە لەو ڕووداوانە پێشی ئەوەی زوڵم لە هیچ کەسێک بکرێ ڕاگەیاندنەکان و بەیاننامەکان زوڵمێکی یەکجاری گەورەیان لە مامۆستایە کرد کە کەم و زۆر باسی ئەو شتانەی نەکردیا دوای ئەو مامۆستایە بە ڕاشکایی بڵێن لە مزگەوتێکە 40-50 تا 100 کەس ئەگەر جێگای ببیتەوە خێرا ئەو هەموو خەڵکە بە قسەی مامۆستای هەڵستا بەڵام کاک جعفەر لە بەرامبەر ئەوەدا NRT پەیوەندی کرد بە مامۆستا ئیسماعیل وە ڕوونکردنەوەی خۆیدا بەڵام وتەبێژی وەزارەتی ئەوقاف دەڵێت 2 هەفتە پێش ئێستا باس لەم مەسەلەیە کراوە واتە نەک دوێنێ ئەوەی من ببوورە ئەوەی وەزارەتی ئەوقاف باسی کرد بەڵێ ئەمن ئەوەی وتەبێژی وەزارەتی ئەوقاف باسی کرد من تەماشەم کرد بێ لە NRT بەیانیەکەی بویان دوێنێ ئێوارەی بوو طبعا ئەوەی وتەبێژی وەزارەتی ئەوقاف باسی کرد نەیگوت باسی ئەو حاڵەتانی کردێ وتی مامۆستا باسی ئەوەی کردێ کە مەی خواردنەوە چ زیانێکی چ خراپە هەروەها شوێنەکانی مەساژی دوای با ئێمە لەوە پرسی مامۆستایانی ئاینی لۆ هاتن باسی شوێنی مەساژیان کرد یعنی لۆ قسە لەسەر ئەوە نەکەین ئایا دەکرێت مامۆستای ئاینی باس نەکاتن ئێمە ئێستا کە چەندین راپۆرتمان لە بندەستە لە گۆڤارەکان کە بڵاو بووینەوە ئەو گۆڤارانە بە وێنەوە باس لەوە دەکەن کە ئەو شوێنانە شوێنن ڕاستە بەناو شوێنی مەساژن بەڵام لە ژوورێ شتەکانی دیکەی تێدا دەکرێتن بۆیە مامۆستای ئاینی حەق خۆیتی خەڵک هان بداتن نزیکی شوێنێک نەکەوێ بەڵام بە تەحریز و بە هاندان و بە سووتاندن ئەبەدەن بەڵێ کاک جعفەر کەواتە کاک دەتوانین بڵێن ئێمە ئایا لە بەردەم تونوتیژێکی کولتوری و ئاینین یان تونوتیژێکی سیاسی بێگومان ئێمە واقعی کۆمەلگای کوردەواری لە ڕابردووە گەرسیری بکەی 1400 ساڵ بۆ سەرۆیانی ئیسلام هاتوتە کوردستان و خەڵکی کوردستان مسلمان بوون و لە پاڵێمان مەسیحی هەبووە یەزیدی هەبووە کاکەیی هەبووە خەڵکێکیش هەبووە لە دەرەوەی دین و خەڵکێکیش هەبووە خەریکی دنیادۆستی خۆی و مەی و مەینۆشی و هەموو هانە بوو من پێم وایە ئەمانە هەمویان توانیانە پێکەوە بە شێوەیەکی متەسامیحانە و پێکەوە ژیان پێکەوە بژینەوەی کە لە کوردستانە من پێم وایە بۆ بە سەرچاوی توندوتیژی بەڕاستیەکەی سیاسەتە لە کوردستان چه سیاسەتی حیزب قەومیەکان و چه سیاسەتی لایەنە ئیسلامیەکان بەڵێ ئاین خۆی کێشەکە لەوەی بەڕاستیەکەی من پێم وایە ئاین بۆ خۆی لە وەکو باری سایکۆلۆژیای ئاین لە هەموو کۆمەلگایە کاشتێکی حساسە ئەگەر نەیورۆژێنی بە تەبیعی دەڕا بەڵام ئەگەر وروژان بەڕاستیەکەی دەبێت بە حاڵەتێکی فەوزە خۆی هەر لە بنەڕەتەوە دروستبوونی ئیسلامی سیاسی بۆ خۆی جۆرێکە لە وروژاندنی ئیسلام و ئیشکردنە لەسەر وەتەرێکی حساس کە بەردەوام توندوتیژی بەرهەمەهێنێ لەگەڵەوەشان لە واقعێکی دواکەوتوی کۆمەلگای کوردەواریە و واقعێکە هەمومان دەزانین کە چۆنە وەسەر بارێوەش ئەو دەسڵاتی کە ئێمە هەمانە و حیزبانی کە ئێمە هەمانە ئەوانیش تا ڕادەیەکی زۆر تێڕوانینیان بۆ پێکۆژیان و تێڕوانینیان بۆ تەسامح زۆر لە حیزبە سیاسی ئیسلامیەکان باشتر نییە هەموو ئەمانە پێکەوە بەڕاستیەکەی دەتوانم بڵێم زمینە خۆشکردن بۆ ئەوەی جۆرێک لە کەلتوریان بەرهەم هێناوە لە ماوەی ئەم 15 ساڵی
ڕابردوودا کە بەڕاستی کەلتوری تونند و تیژدیە لە کوردستانە پێشتر دەتوانم بڵێم کە کوردستان سەرباری و ژێردەسە بوو بەڵام پەیوەندیەکانی نێوان خەڵک بەو شێوەیە نەبوو بەڕاستیەکەی اینجا ئەمە هەر مەسەلەکەەوە نییە کە لەسەر ئاسێکی سیاسی ئەوەش بەڕاستیەکەی کە ڕەنگ دەداتەوە تۆ لە واقعەیەکی واکە لە ڕۆژێک لە ماوەی دوو ڕۆژە بەدەیان دوکان و شوێن دەسووتێنرێ دەیان بارەگا دەسووتێنرێ بەڕاستیەکەی ئەمە کاردانەوەکەی هەر تەنها لەسەر سیاست نییە ئەمە پەرەدەستێنێ گەشە دەکا فراوانتر دەبێت بۆ ناو پێکاتی کۆمەڵایەتی و دەچێتە ناو ڕوبەری کۆمەڵایەتی دام و دەستگا و خەڵک و تەنان ناو خێزانەکانیشەوە لەبەرەوە ئەم جۆرە کارکردنە بەڕاستیەکەی کە دەتوانم بڵێم بەرهەمی عقلی سیاسی کوردیە بە ئەلمانی و بە ئاینەکانیانەوە دەتوانم بڵێم خزمەتی نە ئێستا و نە ئایندەی کۆمەلگای کوردەواری ناکات چونکە ئیشکردن لەسەر ئەم بنەمای تونند و تیژیە هەر بەڕاستیەکەی کۆمەلگای کوردی بە ئاخارێکی زۆر خراپ دەدا بە ئاخارێک بەرەو تەقینەوەی دەبا بە ئاخارێک کە لەوانەیە لەدەست دەربچێ هەمومان ئەزمموی ئەفغانستانمان لە بەرچاوە هەمومان ئەزمموی شەڕی ناوخۆی لوبنانمان لە بەرچاوەکە لەسەر بنەمای ئەم جۆرە تونند و تیژیانە و نەتوانینی پێکەوژیان دروست بووە ئەگەر سەرکردایەتی سیاسی کوردی بە تایبەتی کە لە پارتی و یەکێتیا کۆ دەبێتەوە ئێستا ئەگەر حیزبە ئیسلامیەکانی کوردستان کە تموحی ئایندەیان هەیە لە وڵاتە ئەگەر هەموو لایەنەکان پێکەوە بەڕاستیەکەی بەم شێوەیە کارکردن پێم وایە سەرنجام کوردستان بەرەواقارێکی زۆر خراپ دەبن چونکە لە ئەسڵاوەکو وتم بنەمایەک زمینەیەک هەیە بۆ تەقینەوە بۆ دروستکردنی ئاژاوە بۆ پەشێوی لە کوردستانە ئەویش ئەو عقلەت و کەلتورە باوەیەک لە کۆمەلگای کوردیە کە کەلتوری لە ڕووی پێکەوەژیان و یەکتر قوبولکردنەوە تابڵی لاوازە کۆمەلگای کوردی کۆمەلگای عاتیفەیە کۆمەلگایەک نییە کە عقل و منطقی عقل و لۆجیکی عقل کۆنتڕۆلی کردو بەڵکو عاتیفە کۆنتڕۆلی کردووە لە هەموو ئاستەکانە لەبەرەوە کە تۆ ئەمە ئەو ڕژێنی بەڕاستیەکەی ڕەنگە فەوزایەک دروست بکە سەرنجام لە دەست دەرەچێ ئەم لە دەست دەرچوونەش بەڕاستی سەرنجامەکەی وای لێ دێکە بارودۆخی کوردستان بشێوە کە دەشێوێت پێش هەموو کەسێ میلەتەکە زەرەر دەکات و لە دوایەوەش بەڕاستیەکەی حەقا هەموو ئەو لایەنانە تێبگەن هیچ حەقێکیان نییە نەبە یەکێتیوە نەبە پارتیەوە نەبە یەکگرتووە نەبە کۆمەڵەوە نەبە گۆڕانەوە هەموو ڕۆژێ بەدار و بەردا هەموو ڕۆژێ لە پێناوی بەرژەوەندی تایبەتەکانی خۆیانە شەڕی پێ بکەن بەکاری زۆر بە کورتی کاک ئەتوانین بڵێن توندوتیژی ئاینی بووە بە بەشێک لە توندوتیژی سیاسی کە بینیمان هێرش دەکرێتە سەر شوێنە گەشتیارەکان و جەناب باس لە سیاسی دەکەی زۆر بە کورتی بۆی پرسیارێکمان هەیە بۆ توندوتیژی ئاینی بۆ بەشێک لە وەزع سیاسی کاتۆ بەڵام بیر نەچێ هەر مەسەلەکە ئاین نییە لێرە حیزبە عیلمانیەکانیش بە جۆرێکی کە لە بەروی ئایدۆلۆژیەوە تێڕوانینی خۆیان ئەدلەجە کردووە بۆ بە جۆرێک لە ئاین تێڕوانینی ئەوان حیزبە ئیسلامیەکانیش هەر تێڕوانینێکی داخراوە جیاوازی ئاین و تێڕوانینەکانی کە لەوەدا جیا دەبێتەوە بەڕاستیەکەی ئەگەر تێڕوانینێکی ئەلمانی ئەوانیکی قوبوڵ بێ بەڵام لێرە نە ئیلمانی و نە ئاینی کەسیان قوبوڵ نییە بێجگە لە خۆیان و هەمویان بە چەندێک ئیش دەکەن بۆ ئەوەی خۆم بێ هەموو ئەوانی کە بسڵمەوە بۆ ئەوەی کە من بەرقەرار بووم و باڵادەست بوو بۆ هەتا بمێنم نابێت کەسی کە دروست بێ خۆی ئەمە خەلەلی گەورەیەکە لە کوردستانی شەکەوە هەموو حیزب ویلایەتەکانی کوردستانیش بەم شێوە بیرەکەنەوە کەواتە ئەم دۆخەی کە کاک عەتا باسی دەکات کاک عەدالەت بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم دۆخە ئایا چارەسەر ئەوەیە یاخود چۆن مامەڵەی لەگەڵ بکرێت ئایا ئەوەیە کە ڕێوشێنی ئەمنی بگرێتە بەریان ڕێوشێنی فراوانتر هەیە کە دەکرێت چارەسەر بێ بۆ ئەم دۆخە خۆی لە کاتی ڕووداوی وایە پێشە شتێک ڕێوشێنی ئەمنی وەکو پێویستیەکی کاتی گرنگە واتە بۆ مانایی کە لایەنی حکومڕان حکوومەتی هەرێمی کوردستان بەرپرسیارەتی پاراستنی هەموو ئەو بارەگەیانە بگرێتە ئەستۆی و ئەو شوێنە گشتیانە بگرێتە ئەستۆی کە هەرێکیان بە پێی قانون هەن بە پێی قانون وجودیانە حزبێک لە شوێنێکە بارەگایە کاتەوە بە پێی یاسایەکەم بارەگایە کاتەوە و ئەم یاسایە حکوومەتێکە ئەی بەخشێەوە ڕێگەی پێدا ئەم بارەگایە بە هەمان شێوە مەیخانەیە مەساجخانەیە ئەمانەش دیسانەوە بە پێی یاسایەک ڕێگەیان پێدراوە کەواتە حکوومەت ئەو یاسایی کە دای ڕشتووە بە پێی ئەم یاسایە ڕێگەیان پێدا بێ خۆشیان بیان پارێزێ بە تایبەتی لە دۆخێکی وا گرژەکە دنیایەک بەتحاڵی بوون دروستەکە پێم وایە ئێستا هەرچێکی ترمان لە ئەستۆیە ئەویش ئەوەیە چۆن بڕێک لە متمانە ئەجێڕینەوە بۆ ئەم دوو هێزە و بڕێک لەو بەدگومانی و ئەو ناحاڵی بوونەی کە ئێستا دروست بووە لە بەهۆی بەیاننامەکانیانەوە بێ بەهۆی گژێکانی ڕابردویانەوە بێ بەهۆی ئەو گژێ میدیایی ئەم یەک دوو ڕۆژەوە بێ چۆن متمانەیەکیان بۆ بگەڕن بە بڕوای من پێویستەکە دووسێ پرسیاری زۆر منطقی لەم لە پارتی دیموکراتی کوردستان و لە یەکگرتووی ئیسلامی کوردستان بکەین ئەوەی پەیوەندی بە یەکگرتووی ئیسلامی کوردستانەوە بێ ئەبێ لیان بپرسین ئایا یەکگرتووی ئیسلامی تەنها ئەو چەند بارەگایە هەیە لە منطقەی بادینان یا دەیان بارەگای هەیە پرسیارەکە ئەوەیە بۆ تەنها چەند بارەگایەکی دیاریکراوی سوتێنراوە کە پەیوەندی بە مەیدانی ڕووداوە ئەمە دیوێکیان دیوێشتوان ئایا بارەگەکانی یەکگرتووی ئیسلامی لە ناوچەکانی بادینانە
لە ناوچەکانی نفوزی با بڵێن پارتی دیموکراتی کوردستانە بەهێزی چەکدار چوونەتە سەری یان خەڵکانێک چوونەتە سەری اینجا ئەو خەڵکانە تەحریز کرابێن یان تەحریز نەکرابێتن کەواتە قسە لەسەرەوەیە بڕیارێکی پێشوەخت لە لای پارتی دیموکراتی کوردستان بۆ لەناوبردن و سڕینەوەی یەکگرتووی ئیسلامی کوردستان نییە جینە ئەمە زۆر بەزوویی جێبەجێکرا لە بەرامبەر بێ پرسیارێک لە پارتی دیموکراتی کوردستان بکەین ئایا یەکگرتووی ئیسلامی کوردستان بۆچی پەلاماری مێخانەکانی ناو سلێمانی و مەساژخانەکەی ناو سلێمانی نەدا خۆشماری ئەوانەی کە لە سلێمانی هەیە دەقاتی ئەوەی زاخۆ بەقەدەر گەڕەجێکی شاری سلێمانیە پرسیارەکە وەیە کەواتە یەکگرتووی ئیسلامیش نیازی نییە خۆی تووشی سەر ئێشەیەکی لەو کەواتە ئەم قسەیەمان بۆ ئەوەیە ئەم دوو هێزە بڕێک لە ئەم گژدەی کە دوورسیان کردووە بە بڕێک بە عەقڵ بکەنەوە بڕێک ینی من ئەمە ینی هیوادارم وەکو ڕێنمایی وەری نەگرن بەڵام ئێمە وەکو خەڵکی ئەم وڵاتە خەممانەکە وەزعەکان لە دەست دەرنەچێت ئێمە شەڕمان بینیوە شەڕی ناوخۆمان گەورەترین تونند و تیژیمان بینوە کاکە بیرمان نەچێ هەمووی چەند ساڵی پێش دەستا بوومە نزیکەی 7,000 گەنجی ئەم وڵاتە لە شەڕی ناوخۆیە تێچ و جارێکی تر لێمە نابێ بڕۆینەوە تاریخ هەر یەک جار دووبارە ئەبێتەوە ئێمە دووبارەی بکەینەوە بێتە کۆمیدیا و بێتە بەدبەختی بۆ وڵاتە لەبەرەوە بێمان قسانە بکەینە بێ پێیان بڵێن زەحمەت نەبێ کاکە ژیان عەقڵی خۆتان تەسلیمی کۆمەڵێک ئەگەر لایەن گرتانە ئەگەر خەڵکی تونڕەوە لەناو ئێوەیە عەقڵی خۆتان تەسلیمی ئەمانە مەکەن بیرتان لە مەسئولیەتی گەورەی ئەم وڵاتە بکەن بیر لەو بکەن وەزعی کورد لە ناوچەکەیە چییە چارەنووسی ئێمە لە دوای ڕۆیشتنی ئەمریکا چییە شەڕەکانمان لەگەڵ ینی ئەمانە پرسیاری ئەساسین بۆ ئێمە وەڵامی جەناب بووە پرسیارێک کە لەوە چێت زیاتر ئەمنیش بێ بەڵام جەنابەت باسی یاسات کرد پاش ئەوەی کە هێرش کرا سەر چەند شوێنێکی گەشتیاری بۆ ڕێگەدرا لە کاتێکدا کە عەبدولوهاب عەلی کەوتەبێژی پارتی دیموکراتی کوردستان لە سلێمانی ئەوەی ڕاگەیاند کە ئەوەی کە هێرش کرایە سەر بارگاکانی یەکگرتو و کاردانەوە بوو بۆ ڕێگەدرا بە دەرگا کرایەوە بەرامبەر بە کاردانەوەی هاوڵاتیان وەڕێگە نەدرا بە یاسا کە کێشەکە چارەسەر بکە خۆی لە ڕاستیە من هەموو جارێکی لێمەوە ئەمە یەک کێشەی زۆر گەورەمان هەیە و ئەمە کێشە جەوهەری و ئەساسیەکەیە ئێمە لەگەڵ هەموو گرژێکە دیسانەوە دێنەوە سەر هەمان داواکاری بۆ وەزعی وڵاتی خۆمان ئەویش ئەوەیە تکایە با موئەسەساتی دەوڵەتی بێ تکایە بە ئەرک و لێپرسراوەتی خۆیان تێکەڵ بە کۆمەڵێک ئامانج و حیزبی نەکەن ئەمە مەسەلەیەکی ئەساسیە بۆ ئێمە یعنی ڕەنگە یەکێک ینی لە کاتی ڕووداوەکانی هەفتەی دووە پارتی دیموکراتی کوردستان ڕخنەیەکی لە حکومەتی هەرێم کرد بە بڕوای من ڕخنەکەی لە جێی خۆی بوو و ناڕاستە و خۆت ڕخنە بوو لە یەکێتی نیشتمانی کوردستان کە لە کاتی ڕووداوەکانی هەفتەی دووە بارگەکانیان نەپارێزراوە ئێستا ئەبێ هەموو هێزە سیاسیەکان ڕخنە لە حکومەتی هەرێم گرن کە ڕخنەیە بۆ پارتی دیموکراتی کوردستان چونکە ناوچەی نفوزی ئەوە پێ بڵێ زەحمەت نەبێ ئەگەر ئێوە هیچ نیازتان نیازێکی سیاسی پاکە لەگەڵ برادرانی یەکگرتووە کەواتە بەرپرسیارەیەکتان لەسەر شام و کەبیرتان چۆ جێبەجێ بکەن ئەوش ئەوەیە هێزی دەوڵەتی هەیە لە ناوچەکانی نفوزی ئەوەیە کە پۆلیس و ئاسایشی دەوڵەتە ئەبێ ئەمانە بە تایبەتی کە تەجروبەیەکتان هەیە لە 2005 تەجروبەیەکمان هەیە کە پەلاماری بارەکەکانە کە لە حاڵەتی گرژی وایە ئەبێ پێش هەشتێ پارتی دیموکراتی کوردستان بینی ئەوە بکرێتەوە کە بۆی هەیە لایەنگریان هەیە ڕەنگە لایەنگریشی هەبێ بۆ نمونە لە ساتە وەختێکە حەماسەتێکی گری ڕەنگە پەلاماری بارەگایەکی یەکگرتوو بدا گرنگەوەی ئەو پێش هەر شتێک لە تەنسیقا بێ لەگەڵ موئەسەساتی دەوڵەتی پێ بڵێ بڕۆن بارەکانی یەکگرتوو پارێزن چونکە ممکنە یان لایەنگرانمان پەلاماری بدا ئێمە لەحزەیەکە بێت تۆزێ بە مەنتیق و بە عەقڵ بکەنەوە ژینم پێم وابێ ئەگەر ئەوە بم ئوسلوبەی کە ئێستا هەیە چ لە ئاستی سیاسی چ لە ئاستی میدیایی تەعامل بکەین باوەڕتان بێ هەموو جارێ ئەم گژیانە دووبارە بێتەوە هەموو جارێ کۆمەڵە خەڵک تیاچن و کۆمەڵی خەڵکە بن بە قوربانی ولەو سەریشەوە تەنها ئەبێ بڵێن زەحمەت نەبێت پێکەوە دابریش بەڵێ کاکەواتە کاک جافەر یەکێتی زانایانی ئاینی ئیسلام چۆن مامەڵە لەگەڵ ئەم دۆخە دەکات حەز دەکەم پێش ئەوەی باس لە مووقفی یەکێتی زانایان بکەم لەسەر قسەکانی هەردوو بەڕێزان کاگعتا و کە عەدالەت بەڵێ بە کورتی کاک جافەر باز بکەم چونکە پەیوەندی بەدینەوە هەبوو حەز دەکەم ئەو ماوەم بدەیت کاک عەتا قسەیەکی جوانی کرد 1400 ساڵە ئیسلام هەیە ئیسلام پێکەوە ژیانی هەبووە قبوڵی پێکەوە ژیانی کردیە لە ئەفغانستان پەیکەری بوزا هەبوو هیچ تێک نەدرا بەڵام چ بکەینە دوای ڕێکخراوێکی تونڕەودێ ئەوەی ئیسلام ڕێی پێدا بوو لە پێکەوە ژیان لادەدا ئەوە تۆمەتەکە بۆ ئیسلام نییە ئەگەر هەدەفەکە خەلەلەکە ئەسلی دین بوایە ئەوە چەندین ساڵە مسلمان و مەسیحی پێکەوە لە کوردستاندا دەژین مسلمان و ئێزیدی پێکەوە دەژین ئەبەدەن مسلمان بەتایبەتی ئەگەر من باسی ئەو باش ڕاپەڕینەکەی بکەین مسلمان هێرشی نەکردە سەر مەسیحیان یان سەر ئێزیدیان هەتا کێشەیەک دروست بێ کەواتەوە کارەکە وەکو ئاین نییە بەڵام بەدحاڵی بوونێک لە ئاین هەیە ئەوە خاڵێکی دیکەیە بەڵام هەندێک شت هەیە حەز دەکەم لەسەر قسەکانی کاک عەدالەتی کە باسی یاسای کرد کە من پێم وایە ئەو یاسایی کە ئێستا ئەگەر ئەوە یاسا بێ کە ڕێیدایە شوێنی مەساژ و شوێنی ئارەق فرۆشتن و ئارە خواردنەوە بەو شێوە بەڕەهایە لەناو
کۆڵان و بازار و نزیک مزگەوت و هەموو شوێنێک دەکرێتەوە پێم وایە خەلەلەکە لەو یاسایە بووە ئەوش لەبەر کۆمەڵێکشت یەکەم ئەوە هەر بادینان نییە کە مەسەلەن ناڕازی بۆ لە نابێ لە بیرمان بچێ 2 هەفتە پێش ئێستا خەڵکی کۆیە بەیاننامەیەکیان ناڕازیبوونێکیان دەرکرد گوتیان ئەگەر ئەو دوکانە و شوێنی میفرۆشەی لەناو کۆی هەیە لا نەبری ئێمە خۆ پیشاندانەکەی ناڕازی ئەبین کەواتە حاڵەتێکی ڕەتفعل هەیە بەرامبەر ئەو بەبەرەڵایی بڵاوکردنەوەی دووەم ئەوە نەک هەر مسلمانەکان مەسیحیەکانی عنکاوە کە بەڕێوەبەری شارەوانی سەرۆک شارەوانی عنکاوە بەڕەسمی لێدوانیدا لێدوانەکەش ئێستا بە پارێزراوی مایە دەڵێ خەڵکی عنکاوی چەندین جارە داواکاری بەرز دەکەنەوە بە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران لەبەر دووشت یەکەم شوێنی ئەو شوێ ئافرەتانی لە بۆ لەشفرۆشی بەکاردن بە شێوەیەکی خراپ لەناو عنکاوەینا دووەم شوێنی ئارەق فرۆشی بێتان بۆ لەناو عنکاوی خەڵکەکەی هەراسان کردووە بۆیە شارەوانی عنکاوە بڕیاریدا 27 شوێن لە شوێنی مەیفرۆشی لا بباتن لە عنکاوی لەبەر ئەوەی کەوتونەتە دەوروبەری کەنیسەی کەواتە ئێمە بابیر لە هۆکارەکان بکەینەوە ڕاستە غەڵەت حاڵی بوونێک هەبووە بەڵام بوونی ئەو حاڵەتانەش هۆکارێکە بۆ ئەوەی خەڵک تووشی ڕەتفعلێکی وابێتن سەبارەت بە پرسیارەکەی جەنابیشت یەشێتی زانایان چی کردیە طبعا ئێمە زۆر مهتەم بین بە مەسەلەی پێکەوە ژیانی ئاینی چونکە پێکەوە ژیانی ئاینی سیمایەکی جوانە ئێمە وەک مسلمان و وە کوردێک شانازی پێوە دەکەین وە کوردێک چونکە ئێمە شانازی بەوە دەکەن کاتێک مەسیحیەکان لە ناوەڕاستی عراق و لە خواری و عراق دەسەوسێنرانەوە لە کوردستان باوەشیان بۆ کردو ئێمە مامۆستایانی ئاینی لەوتاری هەینی داوامان لە خەڵک دەکرد بە پیر مەسیحیەکانەوە بچن هاوکاریان بکەن کە لێیان قەومایە وەکو مسلمانێکی شانازی بەوە دەکەین بۆ هەڵ خەڵکێک تێبگاتن ئیسلام قبولی پێکەوە ژیانی نیە ئێمە نمونەی زیندیان دەدەینێ کە لە هەموو وڵاتانی ئیسلامی پێکەوە ژیان هەیە کەواتە خەتەر بوونی خەتەر لەسەر پێکەوە ژیانی ئاینی خەتەرە لەسەر نەتەوە وەکو کورد کە فعلەن هەرێمی کوردستان ئەولان کە ئارامە نییە کە قسەی لە بۆ دەکرا هەم هەڕەشەش هەم خەتەریشە لە سەردین کە پێمان وابێ ئیسلام ئاینی پێکەوە ژیانە خەڵچێک دەی قۆزیتەوە بۆی ئێمە کۆمەڵێک شتمان کردی خاڵی یەکەم لە سەردانی ئەو ڕۆکەی مەیدانی سەرۆکی یەکێتی زانایان و زێگری سەرۆک و ئەو شاندەی یەکێتی زانایە کە چوو بوونەوە بادینان لە شاری زاخۆ ئەو شوێنانەی بەسەریان کردنەوە یەکەمین شوێنێک یەک لەو شوێنانەی بەسەریان کردەوە مەسیحیەکان بوو دووەم لەسەر داوای ئێمە وەک یەکێتی زانایان بڕیارە بەیانی لە بارگای مەکتەبی تەنفیزی یەکێتی زانایان ئیسلامی کوردستان کۆبوونەوەیەکی بەفراوان بکرێ لە نێوان زانایانی ئاینی کۆمەڵێک قەشە و پیاوە ئاینیەکانی مەسیحی لە هەولێر و ئەوانەی دێن هەروەها بەڕێوەبەری کاروباری مەسیحیەکان لە وەزارەتی ئەوقاف هەروەها ئەومان کردێت زافەتە لەوەی بەیاننامەیەکیشمان دەرکردیە لە بەیاننامەکەی دوو فەقەرەی تێدایە کە پەیوەندی بە پێکەوە ژیانەوە هەیە حەز دەکەم بە سەریعی هەم بۆ ئەوی لە ڕێی تەلەڤیزیۆنەکەی بە ڕێزی شتانەوە بیتە خەڵک تێبگات زۆر بە سەریعی بۆ دەخوێنمەوە زۆر بە سەریعی دەخوێنمەوە لە پەیامێکی تێدایە بۆ مامۆستایانی ئاینی پەیامێکی تێدایە بۆ مەسیحیەکان کە پێکەوە دەژین دەڵێ هەر لێرەوە بە پێویستی دەزانین ڕووی پەیاممان بکەینە مامۆستایانی ئاینی دڵنیاشین کە ئەوان خۆیان لە ئاس ئەو بەرپرسیارەتێدان بۆ پاراستنی ژیانی پێکەوە ژیان لە هەرێمی کوردستان دیارە ئەوەش هەڵقوڵاوی پەیامی پیرۆزی ئیسلامە کە هەمیشە ئیسلام فێری پێکەوە ژیانی کردوینە و مانەوەی پێکەوە ژیانی ئاینیش لە ناوچەکە بە درێژایی مێژووی ئیسلام بۆ ئەو ڕۆحیەتەی ئیسلام دەگەڕێتەوە بۆیە لێرەوە داوا لە مامۆستایانی ئاینی دەکەین حەکیمانە مامەڵە بکەن و نەکەونە ژێر کاریگەری هیچ لایەک و کەسانێک کە شتێک دروست بکەن ڕۆحی پێکەوە ژیان لاواز بکات یان هەر ئاشوبێک لە نێوان پێکهاتەکانی کوردستان دروست بکات لە هەمان کاتدا ئێمە وەکو یەکێتی زانایان خۆشبەختانە باشترین پەیوەندیمان لەگەڵ مەسیحیەکانی کوردستان و ئێزیدیەکانی کوردستان هەیە بۆیە لە ئەنجامی ئەو برادراتی داواشمان لەوان کردیە هەر وەک داوا لە مەسیحیەکانی کوردستان دەکەین پاڵنەرێکی بەهێز و کاریگەر بن بۆ قوڵترکردنەوەی جانی پێکەوە ژیان لە کوردستان و نەبنە بەشێک لە دروستکردنی فتنە لە نێو پێکهاتەکانی کوردستان بە تایبەتی کە خۆشبەختانە یەکێتی زانایان ڕۆڵێکی گەورەی لەو پەیوەندی هەیە بۆیە ئێمە زۆر مهتەمین بەوە دڵنیاشین کاک جعفەر ببوورە لەبەر کاتەکە زۆر بە کورتی زۆر بە کورتی ئایا ئێوە بەشێک دەبن لەو لیژنەیە کە پێکێنراوە بۆ بەدواداچوون وا لێکۆڵنەوە لە ڕووداوەکە زۆر بە کورتی لەوانەیە بەشێک بین بڵێ لەوانەیە نوێنەرمان دروست ببێ لەوانە بڵێ کەواتە کاک ئەتە ئاسۆی ئەم ڕووداوانە ئەم گرژیانە بەرەوکوێ دەڕۆن هەموو دیارە ئومێدیەوە دەخوازین کە ئەم کێشانە چارەسەر بێ بەڵام من بۆ خۆم لەو کەسانم بەڕاستیەکەی لەو بارودۆخی کە لە کوردستانە هەیە لە نێوان لایەنە سیاسیەکان و ئەو واقعی لە کوردستان هەیە من زۆر گەشتبین نیم بەڕاستیەکەی ئەوەی کاک عەدالەت قسێکی کردوتی جۆرێک لە شێوازی معامەرەکردن ئەوە هەیە هەتاکو ئێستا هەستەکەی لە نێوان لایەنەکانی کوردستانە بەدەسڵات و بە ئەوانشی لە دەرەوەی دەسڵاتن بەڕاستیەکەی جۆرێک لە نێتپاچی نییە جۆرێک لەوە هەست بۆ ناکەی کە ئەمانە پێکاتی یەک نەتەوەن و پێکاتی یەک میلەت و یەک وڵاتن وە هەمویان کۆشش دەکەن لە پێناوی ئایندەی یەک وڵاتە بەڵکو بە پێچەوانەوە هەر یەکە هەستەکەی بەوە کار دەکات تەنها خۆی هەبێەوە کەسی کە نەبێ
لەبەرەوە ئەگەر ئەم منطقی ئیشکردن بێت کە وەکو پێشتریشتم بۆ ئەوەی کە من خۆم هەبم هەموو ئەوانی کە بسڕمەوە و ئەوی کەشکە ئێشتا کە لە ڕوبەرێکی تەسکترایە هەموو کارێک کات و هیچ حسابێک بۆ ئەمیکە نەکا پێی وابێ ئەو لەسەر حەقە بێتەوە ئەم هیچی نەکردووە من پێم وایە ئەمە لۆجیکێکی غەڵەتەوە ئەم لۆجیکەیە سەرچاوی کێشەکان و هەتا و عقلتە نەگۆڕێ بەڕاستیەکەی کە ئێمە بە ئاسایی یەکتری قوبڵ بکەین و هەتاکو ئێمە نەگەینە ئاسێک کە یاسا لەم وڵاتەدا سەروەر بێ و هەر کەسێک تەجاوازی کرد بە پێی یاسا لێپرسینەوەی گەڵا بکرێ من پێم وایە ئومێدێکی گەشتنی ئەگەر بەڕاستی ئێمە ئەمە دەسڵاتە هەمانەوە پەرلەمانی کوردستان هەیە و یاسا لە کوردستان هەیە و مەحاکیم هەیە باشە مادەم ئەم وڵاتە بڕای بەوە هەیە کە هەتاکو ئێستا ئێمە وڵاتێکی وەکو ئەفغانستان وەکو سعودیش نین ئەو دەستوری یا ئەو یاسایی لە کوردستان هەیە هەروەکو چۆن ڕێگای داوە بە حیزب دروست بێ چۆن ڕێگای داوە بە ڕێکخراوەکان دروست بێ ڕێگای داوە بەوەش کە ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی و یانە و ئەنوا و ئەشکال دروست بێ من پێم وایە شتێک نییە لە دەرەوە یاسا ئەگەر بەڕاستی ئەم دەسڵاتی ئێمە بە پێی یاسایەک و بڕای بەو یاسایە هەیە کە ئیجازەی داوە بە هەر لایەنێک لەمانە حتاکو ئەوەیە گاتە مەساج و حتا گریمان نەکرد نادی لە دروستبوونی ئەم وڵاتەوە هەر هەیە کۆمەڵشتی لەوەش زیاتر کە بەڕاستیەکەی مۆڵەتی داپیان ئەبێ ئەو مەسئول بێ لە پاراستنیان لە هەمان کاتە مادەم ئەم دەسڵاتە کە حکوومەتە ئیجازەی داوە بە حیزبێکی وەکو یەکگرتووی ئیسلامی بە کۆمەڵی ئیسلامی بە پارتی بە یەکێتی بە شوعی بە هەر لایەنێکیکە معنایەوە بەڕاستیەکەی مەسئولە لە پاراستنی ئەمانە ئەگەر دەسڵات نتوانێت یاساکانی خۆی لەم ئاسەدا تەطبیق باشە منی هاوڵاتی بێچەک ئەبێ چ ئومێدێکمە بێکم دەسڵاتە بپارێزە بەڕاستیەکەی لەبەرەوە هەم دەسڵات بەڕاستیەکەی کە ئێستا لە دەستی پارتی و یەکێتی دایەوە بە شێوەیەکی گشتی کە حکوومەت هەیە و دەسڵات هەیە و مەحاکیم هەیە بەرپرسیارەتێکی گەورەیان لە ئەستۆیە هەم لایەنەکانی دەروی دەسڵاتیش بەڕاستی بەرپرسیارەتێکی گەورەیان لە ئەستۆیە چونکە ئۆپۆزیسیۆنەکەش بەبێ جیاوازی بە و بەشێک لە هاوڵاتی ئێمەش بەڕاستیەکەی کێشەیەکی گەورەمان ئەوەیە کە لاوازی ئاستی ئینتیماوەهای کردو بەڕاستیەکەی کەس ئەوی کە بە خاوەنی هیچ مافێک نەزانێت لە وڵاتە هەر من خاوەنی مافم ئیتر کەس خاوەنی ماف نییە ئەم لۆجیکەی کە لە وڵاتی شەکە لۆجیشێکی هەڵەیە اینجا ئەمە بۆ بەشێک لە کەلتوری ئێمە چۆتە لاوەعی ئێمەوە بە هاوڵاتیەوە بە حیزبەوە بە دەسڵاتەوە بە ئۆپۆزیسیۆنەوە بە سیاستەوە و ئەمە شەروەها بە ئاسانی کۆتایی نایە ئللا ئەمە مادەم لە ڕووی کەلتورە ئێمە ناتوانین بەڕاستیەکەی چارەسەری بکەین پێویستە دەسڵاتی کوردی بەڕاستیەکەی بە یاسا توانێت چارەسەری ئێمە بکە یاساش بۆ ئەمە بەڕاستیەکەی هەر چۆن حقوقەیە بەڕاستیەکەی لە هەمان کاتا بەڕاستیەکەی ئەبێ لێپرسینەوەش هەبێ ئەبێ سزاش هەبێ من پێم وایە ئەگەر بەڕاستی دەسڵاتی کوردی ئەوەی بەڕاستە ئەگەر لە ساڵی 2005 بۆ هەندێک لە بارەگاکانی یەکگرتووی ئیسلامی سوتا لە هەفتەی شوبات لقی چواری پارتی چوونە سەری ئەم تەلەڤیزیۆنی ئێوە سوتا و رادیۆ لە گەرمیان سوتا ئەگەر دەسڵات بیتوانێت یاساوەکو خۆی تەطبیقا و یاسا سەروەر وایە و ئەوانە سزا بدرانن من پێم وایە ئەو مەسەلان دووبارە نەبوونەوە مادەم کەلتورەکە کەلتوری پێکەوە ژیان نییە و دیسان یاساش تاکو ئێستا سەروەر نییە و یاسا لە پەراوێزایە و یاسا بەدەستی دەسڵات و بەدەستی خەڵکەوەیە ئەوانەشی کە ئێستا کە نەچوونەتە دەسڵات ڕەنگ لە ناو پەرلەمان بن ئەوانیش بڕوا بەم دەسڵاتە بێنن زۆر بە دەسڵاتەکەن یەک دەقەم دەیتێ بڕوا بە دەسڵاتەکە بێنن ئەوانش دیسان ملکەچی یاساکەنین من پێم وایە ئەم وڵاتە ئەگەر بم شێوێ بڕوا بەرەو فەوزایەکی گەورە دەبن ئەنجاوە مەسئولێتی سەرکردایەتی سیاسی کوردیە بەوەی کە لە دەسڵاتە بۆشی کە لە ئۆپۆزیسیۆنە بە هاوڵاتیشەوە کە دەبێ هەموو جەخت لەو بکەینەوە ئەم وڵاتە پاراستنی لە ئەستۆی هەمومانە و هەر فەوزایەک ڕوو بدا لەم وڵاتە ڕەنگە ئەوەی کە هەیە لە دەستمان بچێ و هەموو ئەوانەی کە بەرپرسیارن بە یەکێتی بە پارتی بە یەکگرتوو بە کۆمەڵ بە هەمووانی کەشەوە بەڕاستەکەی بەرپرسیارەتی تاریخیانەکەوێتە دەست و تاریخ ڕەحمیان پێ ناکەم جارە بەڵێ کاک عەدالەت هەمان پرسیار کاک عەتا گەشتبین نییە بە ئاسوور و داواکان جەنابەت پێت وایە ئاسوور و داواکان لە ئێستادا بەرەوکوێ دەڕۆن خۆی لە ڕاستیە من پشگیری و قسەی ئەوڕم کاک عەتاکەم لەبەرەوەی بەداخەوە هەندێک ڕووداوێ دووبارە بێتەوە ینی دووبارەبوونەوەی ڕوودا لە دەرەنجامی چیە لە دەرەنجامی ئەوەیە کە لە ڕابردووە ڕووداوی پێشووتر چارەسەری بۆ نەکراوە چارەسەرێکی بنەڕەتی بۆ نەکراوە کێشەکەوەکو خۆی بە معلەقی ماوەتەوە هەندێک جارە کەوتە ناو موساواماتی سیاسی و هەندێک مفاوەزات و هەندێک جار سڵحی عەشایری و داز ینی ئەمە ناکرێت وڵات بەم شێوەیە بەڕێوە نابرێت سڵحی عەشایری بەجلی یاری من ناکرێت لەبەر ئەوە من پێم وایە ئەبێ هەیزە سیاسەکانمان زۆر ڕازگۆ بن لەگەڵ یەکتریە و نیەتی ڕاستەقینەی خۆیان لە ڕێخستی شێوەی پەیوەندی نێوانیان ڕوون بکەنەوە ئایا پارتی دیموکراتی کوردستان بەتەمایە تەنها خۆی لە بادینان بوونی هەبێ کە من پێم وانییە ئەمە پارتی وابی بکاتەوە ڕەنگە نەزعی ئەوەی هەبێ باڵادەست بێ بەڵام بە خۆشی قەناعەتی وایە واقعی نییە بێ بەس خۆی لێوێ بێ ئایا بۆ نمونەیەکی نیشتمانی کوردستان ئەوێ هەر خۆی باڵادەست بێ لە منڕێ نەخێر ئەمە منطقیشی هەڵەیە لە کوردستانە تازە ئێمە چوونێتە قۆناغێکی تازەوە ئەبێ هەموو هێزەکان ئەم حقیقەتە بزانن کوردستان
چوتە قۆناغی فرەحیزبیەوە قۆناغی پلۆرالیزمەوە دیاردەیەکی تازەمان تیا دروست بۆ پێوتێ دیاردەی دەسەڵات و ئۆپۆزیۆن ئەم هێزانە بە ئۆپۆزیۆن و دەسەڵاتەوە بێ یەکتریان قبول بێ ئاساییە ململانەی خۆتان بکەن ئاساییە ڕخنە لە یەکتر بگرن هەموو شتان ئاسایە بەڵام ئەوەی بڤەیە ئەوەی کارەساتە ئەوەی مێژومان بۆ دووبارە کاتەوە ئەوەی ئەمان با بۆ نزیکەی 16 ساڵی ڕابردوو ئەوەیە کە پەنە بۆ توندوتیژی بەرین و ئێمە تێرمان خوارد لە توندوتیژی لە ڕاستیە و خەڵکی کوردستانیش ماندووە زانی یعنی باوەڕە بێت لەم یەک دوو ڕۆژەیە من چەندین کوردی پارچەکانی تر پەیوەندی پێوە گوردوم یعنی وەکو دۆست و هاوڕێ برادەر ئێیان ناسین هەمووی داواکە وەسعەت بۆە ینی تۆ تەماشا بکە ڕووداوێک لەم بەشەی کوردستانە دەست بچێ لەسەر لایەنی معنەوی و وورەیە کوردێکی پارچەکانی تر شەکەوێت لەبەرەوە با بڕێک مەسئولانەتە تەماشای ڕووداوەکان بکەین بە تعامل لەگەڵ ڕووداوە بکەین وەکو خۆی و لە هەمان کاتشە پیشانی دەی نیازمان لە بەرامبەر یەکترا چیە ئەگەر نیازی سڕینەوە هەیە لە ڕاستی کەس ناسڕێتەوە ئەزانی بەعز بەو هەموو گەورەی خۆی پارتی نەتوانەوە بەعز بەو هەموو گەورەی خۆی و یەکێتی نەتوانەوە یەکێتی بەو هەموو جەبروتەی خۆی و بزوتنەوەی ئیسلامی نەتوانەوە یەکێتی پارتی بەو هەموو سوپاوینی هەیان بۆ یەکتریان نەتوانەوە و کەس هیچ هێزێک ناتوێتەوە زانی بلوتیژی هیچ هێزێک ناسڕێتەوە قەناعەتی کۆمەڵایەتی هێز بچووکە کاتەوە شانسی مانەوەی لە دەسەڵاتە بچووکە کاتەوە چکە قەناعەتی کۆمەڵایەتی شتێکە خەڵک بە شێوەیەکی سلمی وەرەگرێ بەڵام توندوتیژی تۆ لەسەر ناحەقیش بیت بە توندوتیژی بسڕنەوە جارێکی سەڵ بەڵێ سپاس بۆ جعفەرگوانی و تەبێژی یەکێتی زانانی ئاینی ئیسلامی کوردستان هەروەها سپاس بۆ هەریەکە لە عەدەلات عەبدوڵڵا نووسەر ڕۆژنامەنووس عەتاق ڕەداخی نووسەر و لێکۆڵەر سپاس بۆ ئامادەبووتان سپاس بۆ شیکردنەوە زانیاریەکانتان